بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە ڕووماڵی پێیان لە خزمەتتانداین بۆ شیکردنەوەی بەردەوامی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و لێکەوتەکانی وام شەو لەسەر مەسەلەی ئەتۆمیش دەوەستین مەسەلەی ئەتۆم چییە چۆن دروست دەکرێت بۆمبی ئەتۆمی بۆ چ مەبەستێک بەکاردێنرێ ئایا ئەمریکا هێزی ئاسمانی ئەمریکا دەتوانێت بنکە ئەتۆمیەکانی ئێران لەناو بە ئەگەر لەناوی بە مەترسیەکەی چیەوە لە ڕۆسیاسێکەشەوە قسە سەرەوە دەکەین جەنگەکە چی بەسەردێ باڵدەستی ئیسرائیل لە ناوچەکە ئایا چکاریگەری دەبێت لە سەربزنەوەی ئیسلامیەکان لەسەر وڵاتانی دیکەوە لە ڕوو ئابروریەکەشەوە لێکەوتەی چی دەبێت ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر یونس حەمە ساڵح پسپۆڕی بواری فیزیا و دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆڕی بواری ئابووری و کارگێڕی و چاودێری سیاسی و مامۆستا سامان ڕەباتی نووسەر قسەرە سەرم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر سوپاسان دەکەین دکتۆر یونس بە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەگەر سەرەتا ئێستا مەسەلەی ئەتۆم مەسەلەیەکی گرنگە بە تایبەت دوای ئەو شەڕەکە ڕوویدا ئەگەر ناسانێکی ئەتۆمان بۆ بکەی بە شێوەیەک کە بێی تێبگەین و ئێمە و بینەران چۆن ئەتۆم چییە چۆن دروست دەکرێت بە ناوی خی گەورەی میهرەبان زۆر سپاس بۆ میوانداریتان وڵات پێشەوەی کە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە ئەتۆم چۆن دروست دەکرێت پێویستە بزانین ئەتۆم خۆی چییە ئێمە بە شێوەیەکی گشتی 94 توخممان هەیە لە گەردووندا لەسەر زەویدا 94 توخممان هەیە کە خۆی دروست بوون ینی خی گەورە خۆی دروستی کردووە و لە بەردەستان 24 توخمی تریشمانەیە کە لە تاقیگای دروست دەکرێن ئەو توخمانی کە خی گەورە خۆی دروستی و هایدرۆژین و ئۆکسسیژین و ئەوانی کە بە شێوەیەکی گشتی مەسەرە نایترۆژین ئەو توخمانن کە زۆرمەمان پێی ئاشنای بەڵام ئەو توخمانی کە لە تاقیگەدا زانکان دروستیان وەکو پلۆتۆنیۆم و نیپتۆنیۆم و کۆمەڵێ توخنی لەو شێون بە شێوەیەکی گشتی ئێمە 118 جۆر توخممان هەیە کە ئەم توخمانە هەر هەمویان لە ئەتۆم لە گەردیلە دروست دەکرێت گەردیلە چی پێکاتوە هەمومان نەزانین گەردیلە لە ناوچێکی بارگە موجە پێکاتوە لەگەڵ ئەلکترۆن کە بە دەوری ئەسوڕێتەوە ئەم ژمارەی پرۆتۆن و نیوترۆن و ئەلکترۆنانە جۆری توخمەکە دیارەکەن جۆری ئەتۆمەکەمان بۆ دیارەکەن بۆ نمونە ئێمە ساچەگەر بەسەرەن هایدرۆژین وەرگین یەک پرۆتۆن و یەک ئەلکترۆنی هەیە ئەگەر هیلیۆم وەرگین دوو پرۆتۆن و دوو نیوترۆن و دوو ئەلکترۆنی هەیە ئەگەر مەسەرەن بۆ نمونە جۆرێکی مەسەرەن تر وەرگین بۆ یۆرانیۆم وەرگین ئەویان جیاوازترە ژماری پرۆتۆنەکان لەگەڵ نیوترۆنەکانە جیاواز بۆیە جۆرێکی تر لە توخممان پێ ئەدەن ئەمانەی کە ژمارەی پرۆتۆنەکان لەگەڵ ژمارەی نیوترۆنەکانە یەکسانن پێیان دەوترێت توخمە جێگیرەکە جێگیرن ناگۆڕن بە تێپەڕبوونی کار بەڵام ئەوانی کە ژمارەی نیوترۆنەکان زیاترن لە ژماری پرۆتۆنەکان ئەوە بە پێی کات ئەگۆڕێت ئەتۆم بڵێن چەند جۆری هەیە ئاشتی هەیە مەدەنی هەیە چۆنیانی دەڵێ بڵێ ئەگەر یەک تۆز مەجال بدەیت بۆی کە ڕوونی کەینەوە مەسەن ئەم ئەتۆمە چۆن دروست ئەکرێەوە بۆ چمە بەستێکیش دروست کرد ئەو کاتە ئێمە مەسەن بۆ نمونە چی وای کردو ئەم پرۆتۆنیوترۆنە پێکەوە بمێنێت چکە هەردووچیان بارستاییان هەیە و هەردووچیان بارگەیان هەیە ئەلکترۆن بارگەی سالبە پرۆتۆن بارگەی موجەبە نیوترۆن هاوبارگەیە چۆن ئەمە وای کردو لە ڕێگەی چوار هێزەوە کاریگەری لەسەر یاخود کار ئەکرێت لەسەر ئەم جۆرە ئەتۆمانە ئەم جۆرە گەردیلانە ئێمە مەسەرەن بۆنە هێزی ناوچی بە هێزبانێک کە پرۆتۆن نیوترۆنی پێکەوە بەسوتەوە لە ناو ناوکە هێزی ناوچی لاوازمان هەیە کە لە ناو پرۆتۆنیشە کوارکاتی پێوترێت لە کوارکاتی جیاواز پێکات نیوترۆن لە کوارکاتی جیاواز پێکەوە ئەمە لە ڕووی فیزیای ئەپ و ئەپ داون پرۆتۆن دروستەکە داون و داون ئەپ نیوترۆن دروستەکە ئەمە هێزی ناوچی لاواز پێکەوەی بەستێتەوە هێزی کارۆمگناتیزیمان هەیە کە بەهۆی جوڵەی بارگەی ئەلکترۆنەکانەوە بە دەوری ناوکە دروست ئەبێت و ئەمە ئەگەر بێت و وزەکەی زۆر بەرز بێت لەو مادانی کە لە ناجێگیرن ئەو کاتە ئەوە دروستەکە کە پێوترێت تیشکی ئەتۆمی تیشکی ئەتۆمی دروستەوە هێزی کێشکردیشمانەیە کە هەموو دوو بارستایەک لە گردوندا یەکتر کێشەکەن ئەم جێگیر و ناجێگیرە بەهۆی چێوە کە جێگیر بوو یعنی ژمارەی پرۆتۆن ژمارەی نیوترۆنەکان لەگەڵ ژمارەی ئەلکترۆنەکانی یەکسان بەڵام کە ناجێگیر بوو یعنی ژمارەی نیوترۆنەکان زیاتر لە ژمارەی پرۆتۆنەکان وەشی ئەبێتەوە لە توخمێکەوە ئەچێ بۆ توخمێکی کە ئەو کاتە ئەوەی کە پێوترێت کارەسات دروستەکە ئەوەی کە پێوترێت چ ئەمە لە ڕێی دەستکردەوە دروستکرابێت چ خۆی لە گەردووندا هەبێت هەرێکێک لەمانە کارەسات دروستەکە بۆیە ئێمەوەی کە بەکارە هێنرێ ئێستاچێ بە زۆری چیمان هەیە ئێمە یۆرانیۆمی 238مان هەیە کە بەکارە هێنرێ بۆ بۆمبی ئەتۆمی
کە ئەگۆڕێ بۆچی بۆ یۆرانیومی 235 لەگەڵ پلۆتۆنیومی 235. ئێمە گەر بێت و باسیەوەکەی کە چەند جۆرمان هەیە، چەند جۆرە تۆم هەیە، چەند جۆر ئەوەی کە پێوترێت ئەوەی کە پێوترێت ئەو مادەیە کە تیشک ئەدا لە ئەنجامی تیشکدانەکەیە ئەو کاتە گەرمی دروست دەکات. بۆچی بەکارهێنێ؟ ئەوەی کە جۆرە ئاشتێکەیەتی دوو چەند جۆرێکمان هەیە. یەکەم جۆریان بریتە لە دروستکردنی ڕیئاکتەر بۆ دروستکردنی کارەبە. ئەمە زۆر بڵاو لە زۆربەی بریتە لەو بەدانانی یۆرانیومی 235 دوای بە درێژیت ئەتوانیم بچینە سەری یۆرانیومی 235 دوای ئەوەی کە نیوترۆنێکی لێ ئەدرێت ئەو دوو نیوترۆن دەرەکات. ئەوە طبعا لە سەرەتایە دوو نیوترۆنی لێ درێت، دوو نیوترۆنەکە 4 نیوترۆن بەرەمێنانی کارەبە بەڵێت ئەو نیوترۆنانە ئەبێت بکشێنرێتەوە، ئەو نیوترۆنانە هەڵمژرێت لە ڕێی جۆرە ڕۆدێکەوەی کە لە چرنۆبڵا ڕوویدا یەکێک لە ڕۆدەکان ئیشی نەکرد ئەو کارە سادە گەورەی لێ دروست بوو. بۆیە پێویستە ئێمەکە ئاسەماشاکە دوو نیوترۆن کاتێک کە بەر ناوکەکە ئەکەوێت ناوکی گەردیلەی یۆرانیومی 235 ئەکەوێت ئەو کاتە 4 نیوترۆن دەرەچێت. دوای 4 نیوترۆنەکە ئەبێتە 8 ئەبێتە 16 ئەبێتە 64 ئەمە تەقینەوە دروست دەکەن. لە بواری ئاشتیە ئەمە پێوترێت بۆمبی ئەتۆمی. لە بواری ئاشتیا دێن چیەکەن؟ هەوڵە دەن کە ئەم نیوترۆنانە 4 دەرچوو بەڵام دوانتر هەڵمژن، دوانتر کە هەڵمژرا دوانی تری لێدا 4 دەرەکات دوانتر هەڵەمژێ، بەو شێوە بەردەوام بێ پلەی گەرمی بەرزەکاتەوە کە پلەی گەرمی بەرزی کردەوە ئەو کاتە ئەو ئاوا قورسەی کە باس ئەکرێ ئەو ئاوا قورسە گەرمە بێت لە ئەنجامی گەرمبوونی ئاوا قورسەکەدا چی دروستە بێت؟ هەڵم دروستە بێت. بە هەڵمی ئاوەکە تۆرباینەکانە سوڕێن، تۆرباینەکان سوڕایەوە کارەبامان بۆ بەرهەمەیە. ئەمە جۆرێکیانە. جۆرێکی کە لە بواری پزیشکیا بەکارهێنرێت. باشە. جۆری پزیشکی دەرمان نانە بۆ چارەسەر بەکارهێنرێت، وەکو چارەسەر بۆ بە شێوەیەکی زۆر نزم لە خانەی سەرەتانی درێ خانەی سەرەتانی پێ چارەسەر بکرێت. و جۆری تریشمان هەیە تەبعاً بۆ دیاریکردنی نەخۆشی بەکارهێنرێت لە بوارە پزیشکیەکەی. پێمەوە خزمەتە کاکتۆر کاروانجەنابیشت بەخێربی. دەمانوێت بەڕێز دەوەمان بڕم کە ئەمڕۆ 9 ڕۆژی جەنگەکەیە، بەڵام تاکو ئێستا لە بینین ئێران و ئیسرائیل موشک ئێران هاوشتن هەیە بۆ دمانی ئاسمان لە ڕێی فڕۆکە و درۆنی ئیسرائیلی هەیە. جەنگەکە بەرەوکوێدا وا هەر لەو بینێ و دۆڵاتە دەمێنێتەوە چۆنە؟ یاخود ئامانجی جەنگەکە شەر چییە؟ سەرتا بەناوی خۆی گەورە سڵاو ڕێزمەری بۆ میوانە بەڕێزەکان، بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیام. بەداخەوە هەمومان نەزانین شەر هەر ماڵوێرانی ئێنێت، بەڵام جالەوەی کە وڵاتانی زلهێز بیل لە بەرژەوەندی سیاسی و اقتصادی و ئەمنی خۆیانەکەنەوە، بیل لە کۆمەڵە پلانی استراتیجی خۆیانەکەنەوە کە زۆر جار هەنێک لە پلانەکان وەگەوەی ئەمڕۆ کلینتۆن وتوێتی زۆر جار تماحی شخصین، زۆر جار تماحی نیشتیمانی دانی. بەڵام ئەوەی کە یعنی زۆر بەڕوونی بیڵین ئەم پلانی کە ئێستا هەیە بۆ هێرشکردنە سەر ئێران پلانێک نی ئەمڕۆ دوێنێ تا ڕۆژداوێت. تەنها بە ئەوەش بزانین کە لە کاتی دانوستانەکانی ئەمریکا و ئێرانیش پێش دانوستانەکان ئەم پلانە هەبووە و ئەمریکا ئێستا کە تەداخل ناکە لەبەر ئەوە نییە کە ناتوانێت یا ئەترسێت، لەبەر چەند خاڵەکە. یەکەم لەبەرەوەی کە ئەم پرشکە زۆر فراوان نەبێت و لە مەرحەلەیەکە ئێران ئەو شتانە بە بەدەستەوە کە ئەمریکا و ئیسرائیل لێوێت و دوای ئاماژەی پێیەکەم. و حاڵەتێکی تر ئەوەیە کاتێک کە پلانەکەوا بوو کە ئەمان لە دانوستانان لە بەڕێوەبردننی نێودەوڵەتی و دانوستای نێودەوڵەتی یاوایە با ئێمە نەزڵەیەکمان هەیە بۆ ئەمریکا کە حساب بۆ هیچ مرۆڤایەتی بۆ شتان ناکە، بەڵام لە ئاستی نێودەوڵەتی لەگە وڵاتەکانە بۆی متمانی خۆی لە دەستنەیە. لە کاتی دانوستانە هیچ وڵاتێک ڕێگە بخوانە کاتێک کە لەسەر مێزی دانوستانە ئەو لە هەمان کاتە هێرش کاتە سەر وڵاتی بەرامبەر کە لەگەڵی دانیشتووە. بۆیە ئەمریکا وتوێتی لە هەواڵاوتی من لەم هێرشیانیم لەبەرەوەی ئەو لە پرۆسی دانوستانە بۆ لەگەڵ ئێرانە. و من ئەمڕۆ معلوماتێکم پێگەشت ینی زۆر بەوردی کە ئەو کاتی کە نەتەنیاهۆ ئەچێتە کۆشکی سپی و زۆر بە ڕاشکاوانەوەی قەنەعەت بە ترەمپ بکە کە بێتە ئەم جەنگەوە کە ئەبێ ئێمە شتێک بکەین کە چەند مانگێکی ماوە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆم. ترەمپ داوای لێکە 6 ڕۆژی باتێ بۆی ئەو 6 ڕۆژە با بە ئێران و لەو ماوەیە، یعنی دیقەت بە نەتەنیاهۆ ئەو 6 ڕۆژی بژاردووە، چاوەڕێی دانوستانی ئەمریکا و ئێرانی نەکردووە و حتمما بەبێ ئەوکەی ئەمریکاش ئیسرائیل شتی وا ناکات، چونکە ئەتوانین بڵێن ئیسرائیل ڕۆحی ئەمریکای لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە.
ئەم ئیسرائیلیش نەبی ئیسرائیلێکی دروستەکە بۆ ئەوەی کە بتوانێت باڵادەستی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێت. بگەڕێن و پێش دانوستانەکانش لە 7 ئۆکتەبەریشەوە کاتێک کە ئەمە دانراوە پلانێکی استراتیجیە بۆ تەسفیەکردنی زۆرێک لە ئەو پلانانی کە ئێران هەی بۆ یاهنی لە وڵاتی تر هەی بووە. ئێمە بیرمان نەچێ هەنگاوێکی ئاشتی هەبوو لە نوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی بە تایبەت سعودی. ئەو کاتێک ئەوە نزیک بۆ ڕووبا ینی هەندێک وڵات هەیە بەرژاوندی لەوانە. لێرەوە ئەمە تەقیەوە حسابی فەڵەستین و خەڵکی فەڵەستین بەڵێ بەداخەوە بەڵامەتی زۆرێک کەوتە ناو پلانەکە. ئێستا گەشت ئەم قۆناغە لە خۆی ئەم هەنگاوە نەنێراوە. ئێستا ئیسرائیل لە قۆناغی ئەوکە بڵێ ئۆپەرێشنال سەکسەس ینی بۆ نمونە بیر لەوە ئەکاتەوە لە ڕووی مەیدانیەن کە ئەو هەنگاوانی کە ناوێتی بۆ کوشتنی زۆرێک لە قائیدە سەربازی و سیاسەکانی ئەمنیەکانی ئێران ئەمە سەرکەوتنێکی ئۆپەرێشناڵە سەرکەوتنێکی مەیدانیە. بەڵام دوو ئامانجی سەرەکی هەیە و لە پێشتریش ئەم ئامانجان دیاری کراون. یەکەم گۆڕینی ڕژەمەکە بە پێی عەقڵەتی ئیسرائیل خۆی، دووهەمیش لە ناوبردننی یان با بڵێن وەستاندن یا بڵێن لاوازکردنی پرۆگرامی ئەتۆمی ئێران چەکی ئەتۆمی ئێران ئەو پرۆگرامی کە ئێران دایڕشتووە. ئەم دوو ئامانجە استراتیجی هەیە. ئێمە با ئەومان بیر نەچێت. ئێران تا ئێستا لە هیچیان تەنەزولی نەکردووە هەرچەنە ئێستا دانوستان هەیە کە دانوستانی ژێربەژە لە ڕێی وەسیتەوە. تورکیا لەسەر خەتە، زۆرێک لە وڵاتان لەسەر خەت، وڵاتانی عەربی وڵاتەیە لەسەر خەتە. ئەمانە بۆ ئەوەی ئەمە پەل نەهاوێت. چونکە من ئەمڕۆژە لە شوێنێک باسم کرد دروستکردنی فەوزایان با بڵێن فراوانبوونی پریشکی ئەم ئاگرە لە ئێستاە بەدەست ئیسرائیل نییە، بەدەست ئێرانە. ئێران کە دەستی بۆ نابا بۆ ئەوەیە لە مەرحلەیەکە کۆتایی بێت دەرگای دانوستان دانەخرێت بۆ ئەوەی کە پێویستەکە بیا و ئەوەیش پێویستەکە لەسەری بۆستێنێت. ئەگەر نا ئێستا ئێرانە بۆم ئەتوانێت کە لە بنکەکانی ئەمریکا لە عێراقا لە بەحرینە لە زۆرێک لە وڵاتەکان هەیە. ینی ئەمریکا ئێستا تقریبا 40,000 بۆ 50,000 سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە و چەندین بنکەی هەیە و کارتی گەروی هورمزیە من پێشتر کە ئاماژەم پێکرد لە 130 بازرگانی نەوت بە ڕێگەی ئاوی سکۆی لە 130 نەوتی جیهان کە ئاڵۆگۆڕی پێکرد لە ڕێی گەروی هورمزۆیە. ئێمە توانێت بەکاری بێنێ بەڵام نایەوێت هێشتا بچێتە ئەو قاڵڕە بۆی چکە هێشتا شەڕەکە وای لێ نەهات و ئەمریکا قەنەعات کات بێتە ناو ئەم جەنگەوە. ئەوەش چاوەڕێ ئەوە ئەکەن تا چەند ئیسرائیل ئەتوانێت بە فشارەکانی خۆی لەسەر ئێران لە ڕووی سەربازیەوە ئێران بێنێتە سەر ئەو قەنەعەتەی کە ئەو دوو پێدراوە استراتیجیە بە ئیسرائیل و ئەمریکا بەخشەیەکەمان گۆڕین ڕژێمەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەکرێت لە ناو خۆیان ڕێکەون لەسەر ئەوەی کە ڕژێمەکە بە جۆ بە فۆرمێکی تر دروست کرێتەوە دانووسین لەسەر کرێ وەزایدەن ئەو پرۆگرامی نیوکلێر ئەتۆمەکەی کە ئیسرائیل دەڵێ کە بۆ جۆرێ ئەگەر چی تا ئەمڕۆ کەنەوە هەم ڕۆژە دەستگای هەواڵگری ئەمریکا وەزایدن ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی هێشتا قەنەعەتیان نەکردووە دانیان بەوە نەناوە کە ئێران چەکی ئەتۆمی هەبێ یا زۆر نزیک بێت لەوەی کە چەکی ئەتۆمی کاکە لە 2005 ئەڵەن 3 مانگی ماوە چەکی ئەتۆم دروستکە. بەڵام ئێران لوبنان نییە، ئێران سووریان نییە، ئێران غەزەیش نییە، باسم لە ڕووی سەربازی و باسم لە پێگەی ئاینی یا پێگەی سیاسی نییە. بەڵام لە ڕووی سەربازی و ئەم وڵاتانە زۆر جیاوازن. ئێران نزیکی 90 ملیۆن هاوڵاتی، ئێران تقریبا نزیکە لە قەبارەی قاڕەیەک وەزایدەن دراوسەکانی وەزایدەن پەیوەندی ئەو لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئەو وڵاتە عەرەبیانە لەگەڵ وڵاتەکانی تر تەنانەت تورکیا پرسی کورد لە ئێرانە کۆمەڵەشت هەیە کە دەسوپێی ئیسرائیل و ئەمریکای گرتووە لەوەی کە ئەو ئۆپراسیۆنانە لە سووریا یان با بڵێن لە لوبنان یا لە غەزە کردویان بتوان لەگەڵ ئێرانە بیکەن. ئێستا بۆ نمونە تەنها ئەو بنکەی فۆردۆیە کە ئەو کێڵگەی کە ئێران دروستی کردو لە ساڵی 2005ەوە تاوان پێش لەسەر زەویە دروستی کردو ئێستا چۆتە ژێر زەوی. ئەمە تا ئێستا بەپی ئەگەر هەواڵی سەرلێشەواندن نەبێت چونکە دەستگای ئیستیخباراتی وایە هەواڵێک بڵاوە کاتەوە ناڕاست بۆ سەرلێشێوانن. بەپی ڕۆژنامەی گاردیان ئەمڕۆ کە راپۆرتێکی وردی بڵاو کردەوە کە بۆچی ناتەنێەوە حەزەکە ئەمریکا بێتە سەرخەت بۆ ئامانجەی کە ئەویش ئەوەیە ئەو تەنات تاکە بۆمبێک کە
وڵاتێک هەیە بێ بتوانێت ئەو ئامانجی ئیسرائیلی بۆ بە ئامانج بگەێنێت ئەو بۆمبانە ئەمریکا هەیەی ئیسرائیل خۆی نیەتی بۆیە بەشداریکردنی ئەمریکا کەوتۆتۆ سەر چەند شتێک یەکەم ئەو دانوستانە نهێنیانی کە هەیە وەزائیدەن توانای ئیسرائیل بۆ ئەوەی کە زەختێکی زیاتر بکات کە بێنە ژێر باس سپاسەکەین دوای دکتۆریش باسی ئەو مامە بکە بزانین ئەگەر هێرش بکەن لە ڕووی مەترسی و چۆن دەبێت کە ماوەسە سامان جەنابیشت بەخێربەی دەمانوێت زانیشت خوێندنەوەی بۆ بکەی ئەوەی کە دەیبینی کاکتۆر باسی دوو ئامانجی کرد کە ئیسرائیل هەی بێ ئەمریکا هەیە بێ گۆڕینی ڕژێمەکە بێ لاوازکردنی بەرنامە ئەتۆمی بێ لێدان بێ لە ڕۆڵە هەرێمایەتی ئێران پێ دوای دەکەوێت ئێران بەم هێرشانە یاخود دەتوانن ئامانجیان هەیە بیگۆڕن سەرتا سپاسدانێک وڵی من با سێ بنەما لە وەکو پێشەکیەک باسکەم بۆ ڕووی بینەر ورتر لە بابەتەکان ینی ڕۆبچی ئەویش ئەوەیە کە ئیسرائیل دۆزی مرکزی زایۆنیزمی جیهانیە واتە چی یعنی واتە هەموو بەرژەوەندەکانی تر لە چوارچەوەی ئەو دۆزە کۆبۆتەوە پارێزگاری لە ئەمنی ئیسرائیل و بەرژەوەندی ئیسرائیل بۆتە قەزەی جاکڵم زایۆنیزمی جیهانی ینی زایۆنیزم هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە تەنانەت لە ڕووی ئەو هێزە نهێنیانی کە ئەگەر حکوومەتە سێبەرەکانیان یا حکوومەتە قوڵەکانیان پێ بڵێن یعنی کە ئەوانن لە دنیا کە ئێستا ژینگەی سیاسی ئەبن بەڕێوە لەبەرەوە هەر شتێک خەتەر بێ بۆ ئیسرائیل خەتەرە بۆ زایۆنیزمی جیهانی بۆیە بە هەمویان و دێنە سەر خەت خاڵێکی کە ئەو کەسانەی کە ترسیان هەیە لە پشتیوانی ئێران ئایا پشتیوانەکە سیاسی بێ معنەوی بێ یا ئیعلامی بێ کە زۆرێک لە مسلمانان ئەو پشتیوانی ئەەکەن بە چۆنەڵێ بڵین ناحەقیان نێوە نیە بڵێ ئەوانە لەسەر ناحەقن کەوابن بەڵکو بەڵگەیان هەیە بەبستم بەڵگەیەکی مێژووی کۆن و مێژووی تازەشیان هەیە کە ئێران خۆی لەوانەیە هۆکارێک بێ بۆ ئەوەی خەڵکێک ئێستا ئەو ترسی هەبێ خاڵێکی کە ئەوەیە کە ئەم ئەگەر خەڵکێکیش پشتیوانی بکە پشتیوانیەکی سیاسیە نەک عەقیدەی ینی وەبستم ئەو سێ بنەمایە بۆ ئەو تێگەیشتنی زیاتر بابەتی کەوتنی ئێران من قەناعەتم وایە ئێران لەناو هاوکێشەیەکایە کە بەرژەوەندی کۆمەڵێک وڵاتی زلهێز کاتوانە بڵێم دوانیان ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەمیشەین کە سین و رووسایە و وڵاتێکی وەکو پاکستانیش کە خاوەنی بۆمبی ناوکیە و تورکیاش کە وڵاتێکی پیشەسازی سەربازی و کاریگەری هەیە لە ناوچەکە ئەمانە وای کردووە بەڵێ حسابێک بۆ ئێران بکرێ ئینا وەکو خۆی ئەگەر ئێران بە تەنابمێتەوە قەناعەتم وایە توانای بەرەنگاری تەکنەلۆژیای سەربازی ئەمریکای نابێت ئەوە ڕاستیە کابێ بڵێن ئێران لە ڕووی ئابوووریەوە هێزی لەبەر بڕاوە ڕاستە لە ماوەی ئەو 40 ساڵەیە ئەوەنە ساڵەیە ئێران ئەتوانی بڵێ ینی خود کەفایی ئیتر ئیکتیفای ذاتی ناوەنی لە ڕووی ئابووری و لە ڕووی زۆر شتەوە توانیوێتی لەسەر پێخۆ بگرێت بەڵام مادام گەماری ئابووری بانکی نێودەوڵەتی و ئەو سیستەمە ئابووری کە لە دنیا هەیە مامەڵی لەگەڵ ناکە ئەوە وای کردووە پارەکەی زۆر نزم بێتەوە ئەوەش سەبەبێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ئابووری ئەو وڵاتە هەمیشە یعنی دەخلی تاک داهاتی تاک لە ئاستێکی نزمایە بەرچاوی وڵاتانی دەوروبەروانی کە بۆ نمونە ئەو سیستەمە مامەڵی لەگەڵاکە ئەمێنێتەوە سەرەوە ئێران ئەگەر پرسیارەکە ئاواگە ئایا ئەگەری هەیە ئێران بکەوێت بڵێ ئەگەری هەیە بکەوێ بەڵام ئێران وەکو دکتۆر کاروانیش ئاماژەی پێکرد لەبەرەوەی هەم وەکو سنوورە جغرافیەکەی هەم وەکو دانیشتوان وڵاتێکی گەورەیە ئەوە بە تەئکید وای لێ ئەکا کە ئیدام یعنی ماوەیەکی باش تەحملکە بەڵام ترسێک هەیە کە ئەویش ئەو ترسە ئەوەیە ئەگەر مەبەستیان بێبی ڕوخێنن شتی تری بۆ دروستکەن ینی هەر ئەو نییە بڵێ لە ئاسمانە و لەی بن بۆی بڕوان ناکەم هێرشە بەو هێرشانە بڕوخێ بەڵام بەڕاستی کێشەی تر بۆ دروستبێ بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە حیسارێکی گەورە بخەنە سەری حدودەکانی لێدا بخەن ئەمانەوە ئەکا ئەگەرێکی ینی ئۆکو بڵێ ئەگەر نەیشی خەن
وا لاوازی بکەن کە ئیتر تەنەزول کا بۆ هەموو شتێک. بەزێستا هەر بەتەنێ بەڕێزوت وڵاتانی جگەل لە قسەی سێنستان بوو هەر قسە بوو پاکستان هەر قسە بوو سەرۆکی تورکیا قسە دەکە سەرۆکۆماری تورکی هەر لە بابی قسەکردن من بڕوام ئێستا بەتەنیانی لە گۆڕۆپانەکەی من بڕوام وایە ئەوەی لە ئەلان باسەکرێ لەوانەیە لە ساعت 10 و لە ساعت 20 قەزیەکان بەڵام بەتەکید لە ژوورە تاریکەکان و کوترێ یا لە ژێر مێزەکان و شتی تر باسەکرێ شتی تر هەیە فشاری تر هەیە چونکە پاکستان یعنی هەست بە خەتەری ئەمنی قەومی خۆی ئەکات ینی ئەگەر بڵین ئاوا لە شوێنێکیش ئاماژم پێ کردبوو ئەگەر بڵین ئێران لە ناو بازنەی ئاسایشی سین و پاکستان و رووسیا و تورکایە ئەگەر ئاوا یان بڵین ئەگەر ئەو وڵاتانە وا بڕوانن کە ئێران لە ناو بازنەی ئاسایشی ئەوانەیە بە دڵنیایی بەرگری لێ ئەەکەن جا ئەو بەرگرێ ئایا لە ڕێی بۆ نەتەسریحێکەوە بێوەکو مەسەلەن پۆتینەڵێ کە تەنانەت بیر لەوە نەکەیتەوە کە خامنەئی لە ناوبەری یا بیر لەوە نەکەیتەوە ئەتۆم بەکاربێنی یا پاکستان ئێمە ئەزانین تەبەن بۆ یەکەم جارە بڵێن سوپاسالاری پاکستان بانگەکرێ بانگێش دەکرێت بۆ کۆشکی سپی ئەمە ئەوکە بڵێ دیاردەیەکی دەگمەن بوو جێی پرسیار بوو بۆی هەیە ئەڵێن ینی کە ئەویش چوو بێ مفەوەزات کە ئایا لە بەرامبەر ئەو پشتیوانی ئیسرائیل بۆ هندستانی ئەکا تەنەزول پێ بکەن پاکستانی شتێک وەرگێ لە مقابلە بۆ ئەوەی واز لە قەزەی ئێران بێنێ چەنە من خۆم شخصی خۆم زۆر بڕوام بە ئەو پێنج دەوڵەتەی ئەنجومنی ئاسایش نییە چونکە ئەوانە مفەوەزاتەکەن دنیایان بەش کردووە یعنی بۆ نمونە ئەگەر بەرژەوەندی رووسیا کۆمەڵی خاڵ بە دەست بێنێ بڵێن مفەوەزات بێ لە مەسەلی ئۆکرانیا بۆ ئێران یان کو بڵێ تەبادولێک بێ گۆڕینەوەی بەرژەوەندیەک بێ بۆی هەیە رووسیاش پشتی تێ بکە ئەنی شتەکان هەمووی ئەگەرن ئەمە سیاسەتە بەڵام لەم حاڵەتی ئێستا تا ئەمڕۆ ئێمەیتیان بەڵێ ئەو وڵاتانە لەسەر خەتن کە ئێران نەکەوێت وە بڕاشیان وایە تا ئەم دەقە کە کەوتنی ئێران زەرێرێکی گەورەترە بۆ ئەوان بەڵێ باشە بەس پاکستان جۆرێک لە پاشخشەی نەبوو سەرتا لێدوانی توندیاندا پێشگیری دەکەن بەزەم ڕۆژ پێشنیازیان کردووە کە ترامپ خەڵاتی ئاشتی وەربگرێ ناڵم پێچە سەفقە پاڵێون وتیان ئێمە دەی پاڵەوین بۆی خەڵاتی ئاشتی وەربگرێ ناخۆش ئەگەر هەموو خوێندنەوەی لێکرانی ئەوە ناڵم پێچە سەفقە بێ بەڵام سەفقە بێ ئایا لە مقابل دەست لە ئێران بەرداشت مەرج نییە مەرج مەسەن لەوانەیە بۆ ئەوەی کەمێک چونکە ڕووز ئەمریکا حاڵەتێک بزانین ئێمە ئەمریکا هندستانی وەکو بەدیلی سین سەیرەکات یعنی ئەو تەکنۆلۆژیایی کە سین تەکنۆلۆژیای هەرزانە گە ناوی بنین تەکنۆلۆژیای پێشکەوتووی هەرزان کە لە سین هەناردە ئەکرێ بۆ هەموو دنیا ئەبێ ئەمریکا بۆ ئەوەی لە سین بدا اقتصادەکەی بڕوخێنێ ئەبێ بەدیلێک دروستکە بەدیلەکەش بۆ ئەمریکا لەم کاتە هندستانە ئەگەری هەیە پاکستانی بچێتە ناو مفەوەزاتەوە ینی ئەو معادلەوە بەسەر باڵانسی ئیسرائیلیش کاریگەرێکی چی دەبێت سەرکەوێ کاکتۆر یونس بێمە خزمەت بەڕێز باسی ئەتۆمت کرد بە زۆکو مادە بڵێن بۆی بە شێوەیەکی سادا بۆی لێ تێبگەین ئەنی مادە دەبێت لە سروش داهابێ ئینجا دروست دەکرێت ئەتۆمەکە ئینجا وت بۆ بەستی ئاشتی بەکاردێ پزیشکی سەربازی بۆەوەی ئێرانیش کێستا دوای وەڵامی وشمان دەیتەوە ئەوەی گەشتۆتە ئەو ڕادەیە کە بتوانێت بۆمبی ئەتۆمی دروستکە بەڵێ ئێمە بۆی کە بتوانین بۆمبی ئەتۆمیمان دەستکە پێویستە یۆرانیۆمی 235 بگاتە لە 190 واتە لە 1 کیلۆگرامە لە 1 کیلۆگرامە کاکاتە 1000 گرام 900 گرامیمان کردبێ بە یۆرانیۆمی 235 100 گرامی ما بێتەوە بە 238 بەڵام خۆی لە سروشدا یۆرانیۆم کە دەست ئەکەوێت یۆرانیۆمی سروشتیەوەی کە لە بە زۆری تەبەن لە 99.2 لە 99.2 بەسەرەوە یۆرانیۆمی 238 لە 107.7 کەمترەکە لەو هینە ئەوە بێتە یۆرانیۆمی 235 یعنی ڕوونتر بڵین ئەگەر 1000 گرام لە یۆرانیۆممان هەبێت 992 بەشێکی ئەمە یۆرانیۆمی 238 کە ئیسفادەی نییە بۆ هیچ بوارێکیان نەبواری سەربازی نەبواری باش ئەوەی کە پێوتێ بوارە ئاشتێکە باش چەندێکی یۆرانیۆمی 235 7 گرام و بەشێکی
گرام پۆین دوی باشە بۆ ئەوی کە ئەم گۆڕانکاری بکەین پێویستە بەلانی کەمەوە ئەم یۆرانیۆمە بە ڕێگەیەک لە ڕێگاکان کە پێوترێ پیتاندنی یۆرانیۆم کە سێ ڕێگای دیاری کراومان هەیە بە یەکێک لەم ڕێگایانە بتوانین ئێمە ئەو یۆرانیۆمە بگۆڕین بەلانی کەم بگاتە لە 100 بۆ لە 100 واتە بەلانی کەمەوە نزیکەی 30 گرام بۆ 70 گرامی بکەین بە یۆرانیۆمی 235 کە بریتێ لە پیتاندن کە ئێستاشەوەی کە فۆردۆ ئەم ئیشەی تیاکرێت کە هیچێک لە هەواڵەکان کە هەیە ئەوەی کە تا ئێستا دەستکەوتو ئەوەیە کە بەرز کراوەتەوە بۆ لە 160 واتە 600 گرامی کراوە بە 235 400 گرامی ماوەتە کاتە بۆی کە ئێران بتوانێت چەکی ئەتۆمی دروستکە پێویستە تاوان بۆ چەکی ئەتۆمی پێویستی بە 25 کیلۆگرام هەیە 25 کیلۆگرامی پاڵفتە لە 235ەکە باشە کاکە ئەمەیان ئەفن کاکحەکیم لە کاتی قسەکردنەوە کاکێ زۆر بەکارەهێنن من کاک حەکیم ئێمە بۆ ئەوەی کە ئێران تەمان ئەمە 600 گرامی هەیە ئێستاشێ بەڵام ئەبێت ئەم 600 پوختی کاتەوە بۆ چەندێ بیکاتە 900 گرام بۆ ئەوەی کە ئەم چەکە دروستکەەوە پێویستی بە چەندی کشە لەمە پێویستی بە 25 کیلۆگرامە کەواتە ئێستا ئێران کاتەوە چەندی دەوێت کاکتۆر دەوێت کاتی دەوێت یاخود ئێستا ئێران توانی دروستی کە ئەو کاکتۆروتی ئاژانسی وزەی ئەتۆمی دەڵێ دوورە ئەنی دوور و نزیەکە پەیوەندی بەو ئامێرانەوە هەیە کە لە بەردەستیاری تا چەند ئەم گۆڕانکاری کە ئێستا دروست بووە کاریگەری لەسەر ئامێرەکانی دروست ئێستا گەر تۆ 400 کیلۆگرامە تەبێت چکە ئاژانسی وزەی دەڵێ 400 کیلۆگرامیان هەبێ گوایە زیاترەوەیە ئەو ئێران ئاخر پەیوەندی بە چەندێکەوە پەیوەندی بە ئەم 400 گرامە چەندێکی کراوە بە 235 وە چەندێکی ماوەتەوە با نمونەیەکە بۆ باسکە لە ڕووە هینەکەیەوە لە ڕووە ئاشتێکەوەی کە پێوترێت دروستکردنی کارەبا و پزیشکی بۆ نمونە باشە 27000 کیلۆگرام یۆرانیۆمی 238 ئەبێت ئەگەر لە 100 چواری دابنین کاکاتە 1000 کیلۆگرام باشە ینی 26 ئەڕوا چەندێکی مێنێتەوە 1000 کیلۆگرامی مێنێتەوە بۆیە ئەمە کاتیەوە بە ساڵێک ئەم ئیشە ئەکرێت لە 27000ەکە بە ساڵێک ئەتوانی 1000 کیلۆگرامە دەستکەوت لە یۆرانیۆمی پخت 26000 ئەڕوا بە وەکو چۆڵک و پاژماوە ئەمێنێتەوە ئەزوەکو ئەوەی کارەبا ئێستا ئێران گەشتوتە لە 160 دەڵێن پیتاندن لە فۆردۆ پێویستی بە لە 160 نییە بۆ کارەبا و بۆ کشت و کاڵ و نازانم بۆ پزیشکی و پێویستی بە هیچ یەکێک لەمانە پێویستی بە لە 160 بە لە 100 بۆ لە 100 ئەم ئیشەی بۆ جێبەجێکرێت ئەی ئێستا گەر لە 160 هەبێ لە ڕووی کاتەوە بۆ نمونە وتت پێوەستە بەوەی کە ئامێر لە بەزدا بەس کاتی چەندێ بۆ نمونە گەر ئامێرت هەبێ لە ڕووی وڵا دانی من ناتوانێت تەخمین کرێت چکە وەکو پێم چەند سەنتەرفیوجت هەیە چەندێ سەنتەرفیوجەکانە بە ڕێکوپێکی ئیشەکەن خێرایی چکە پەیوەندی بە خێرایی سوڕانەوەی سەنتەرفیوجەکانەوەی کە لە نزیکەی 50000 بۆ 100,000 سوڕانەوە ئەمە کۆمەڵشتی زۆری ئەوێت ینی ناتوانێت تەخمین بکرێت ئەو بەس بۆتی لە سروشدایە ئێمەش لە کوردستان مادەی یۆرانیۆمان هەیە بەتاکید هەمانە بەتایبەتی لە شاخەکانی پێنجۆنە و زانیاری کە من هەم بێ شتی زۆر هەبووە لە هینی یۆرانیۆمی ئەوانە مادەی یۆران تەبانەوە لە ڕووی هینەوە دیاریک لە ڕووی ئەوەی کە پێوترێت جوگرافیەوە دیاریکراوە لەکوێی کوردستانە مەسەلەن یۆرانیۆم هەیە یاخود نییە بەڵام وەکو زانیاریەکە ئێمە هەمان بێ وەکو فیزیایەکان لەو شوێنە باش بەس بۆچی بۆ واری کارەبا بەکاری دێنن کارەبای بڵێن ژینگە کەمتر پیس دەکە ئەتۆمەکە ئەوە چۆن ئەگەر ئەوەی کە ئێمە دوو جۆر سەرچاوی بەرهەمهێنانی کارەبامان هەیە ڕینیۆبڵ ئینێرجی لەگەڵ نەنڕینیۆبڵ ئینێرجی ئەوانەی کە پێوتێ وزە نوێیەکان وزە نوێبووەکان لەگەڵوانی کە وزە نیوکلەر ڕیاکتەر بە وزە نوێبووەکان دائنرێت لەبەرەوەی کە هیچ جۆرە دەرچوونێکی نییە و ئەو یۆرانیۆم بۆ مدەیەکی زۆر ئیشەکە کە بە تاکید کاک ماوەسە سامان ئەو بابەتە ئەزانێ لە بەریتانیا وڵاتانی پێشکەوتوو بە زۆری ئەو جۆرە ڕیاکتەرانە بەکارەهێنرێت رووسیا مەسەلەن سین ئەو وڵاتانی کە وڵاتی پێشکەوتون وازیان لە گاز و مەسەلەن غاز و ئەم جۆرە شتانە هاودو هەر هەموو چۆتە سەر ئەوەی کە نیوکلەر ڕیاکتەری هەبێت باش بەس وێزگە ئەتۆمیەکانی ئێران چەند وێزگەیە بەس سەرکتریان بڵێن ئەوەی کە بازەکردتنان لە فۆردۆ لە پلەیەکەم لە تەنس لە ناتەنس لەگەڵ فۆردۆ لەوێ پیتاندنی یۆرانیۆم هەبێ بۆ توێژینەوە شەیە چونکە بەشی گەنسە بوو شەهر بازدەوە دەکرێت بۆ بەرەمێنانی کارەبا بێ هەندێکیان بۆ ئاوی قورس ئای قورسێنێکیان بۆ ناوەندی توێژینەوە بن
هەموو ئەمانی کە باسە کرد ئێمە جۆر ئەو جۆرانی کە ئێستا لە کاردان بوو شەهر یەکمان هەیە لە کاردایە بەڵام بوو شەهر دوو لەگەڵ بوو شەهر سەیە کە ئەمانە بۆ بواری کارەبا بەکارەهێنێت هەر هەمویان بوو شەهری دوو بوو شەهری سێ ئەمانە بەرنامە هەیە ئێستا لە ئەوەی کە پێوترێت لە دروستکردندایە لە دروستکردندا ئەم دروستکردنە دایناوە ئێران لە ساڵی 2040 بگاتە بەرهەمێنانی کارەبا بە 10,000 مێگاوات کارەبا کاکاتە 10 جێگا کە کارەبایکی زۆر ئەم کارەبای ئێران بەرنامەی ئەوەی هەیە بەڕاستی بۆ ئەمانەوەکو دروستکردن بەڵام ئەوانی کە پێوترێت بۆ ناوەندی لێکۆڵینەوە تەهرانمان هەیە ئێمە تەهرانمان هەیە کە بۆ ناوەندی لێکۆڵینەوە بەکارەهێنرێت لەگەڵ ئەگەر هەڵەنە ئەسفەهان و ئەو ئاراکیش بە هەمان شێوە قورس چێ باسی دەکەن ئەو ئاو قورسەوەکو باسم کرد لە ڕێئەکتەرەکانە بەکارەهێنرێ بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەم گەرمیەی کە ئەمە چۆن ڕوەدات ئەمە چۆن ئەم هینە بێ ئەم یۆرانێمی 235 دوای ئەوەی کە پلەی گەرمیەکەی نیوترۆنێکی لێدرا پلەی گەرمیەکەی بەرزە بێت و وزەیەکمان پێدا ئەم وزەیە بە پێی یاسای ئەوەی کە پێوترێ یاسای ئەنیشتاین وزە لەو کاتەیە کاتە MC سکوێر ینی MC دووجا سیەکەمان چێ بریتێ لە خێرایی ڕووناکی چەندێکە سەیەکە ڕەت دەتوان هەشتە واتە گەر کیلۆگرامێک یۆرانیۆمت هەبێت بگۆڕێت بۆ لە بارستاییەوە بگۆڕێت بۆ وزە ئەو کاتە نۆکەڕەت دەتوان 16 جوول گەرمی دەداتێ ئەم گەرمی ئاوەکەی پێ گەرمەکرێت ئەبێتە چێ بێتە هەڵمەکە ڕیاکتە تۆرباینەکەی پێ ئەسۆڕێنرێتەوە ئەو تۆرباینە وزەتەدا بەت بەبەردەوامی وزت پێدات دوای خزمەت لەسەرەوەش ئەمریکا توانێەوە لە ناوبەری دوای لە سشیدان دەکەین کارم بێ خزمەت بەڕێزت سەبارەوەی کە بەڕێز ئاماژ پێدا ئەمڕۆ بڵێن بیلکردن سەر پێشتری ئەمریکا باسی لەوە کردبوو ئامانزی نەتەنیاوە لە لیسانیم شەڕبەوەی کە لە دەسەڵات بمێنێتەوە بەڵام وڵاتانی ترژی مەترسیان هەیە ئەمڕۆ دۆغانسی کردبوو دەڵێ باسی سایکس بیکۆیەکی دیکە لە ئارادا ئێمە ڕێگەی پێ نادەین سایکس بیکۆ لە 1916 کە بڵێ نەخشەی وڵاتانی سووریا و عێراق و ناوچەکەی دابش کرد هیچ شتێکی وەلاردایە گۆڕینی نەخشە بێ ئەوەی کە ئەردۆغان باسی دەکە و ئەوەی کلنتنیش باسی نەتەنیاوە خۆی لە ڕاستیە ئەکرێک بینە سەری باش لە گۆڕین نەخشەکەەوە باسکەین لە سەردەمی کۆندالدزاڕایزەوە زاراوەی ڕۆژهڵاتێکی نوێ هاتوتە ناو مانتیقەکە و ئەمە بە وردی کاری لەسەر کراوە بەڵام چەندیان لەبەری ڕۆشتووە و چەندیان لەبەر نەڕۆشتووە لە 2023 دەرەوەی ئەمریکا باڵە لەو سەردەمە ئەوە یەکەم کەس بوو کە ئەو زاراوەی بەکارهێنا کاتێککە لە چەند سەردانێکە ئەو کاتە وەزیری خارجی بوو ئەو کەسە خۆی دکتۆراکەی لەسەر رووسیا هەیە لەسەر سیاسەتی رووسیا بۆیە شارەزا بووە بۆیە بن هەمیشەوە ئاڵم ینی لە ناوچوونی ئێرانیا لە گۆڕینی ئێران لاوازکردنی ئێران بەشێکە لە لاوازکردنی رووسیا و لاوازکردنی جۆرێکتانی بە غێر مباشر جۆرێکی تر لە هجوومکردن یان بەڵین لاوازکردنی ئەو بلۆکەی ترەکە لە رووسیا و لە چین و لە ئێران و ئەمانە پێگات بوون ئەوەی کە گرنگە ئەوەی ئەردوغان چی ئەوەی ئەردوغان هەرێمەتی ئێران تورکیا تێک دەگیراوایە ئێستا لە سووریا دوایەوەی کە بەشارە سەدڕوخا تێگیرانێکی گەورە هەبوو ئێرانەکان بینان لەگە ڕووسەکان زۆر بەڵگەڵ توری تورکیا ناخۆش بوو لەو پرسە خۆی تورکیا هەمیشە ڕۆڵێکی استراتیجی ئەوەیەکە یاریکردی سەرێکی بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سودمەندی یەکەم بێت لە مۆزوعی نەوت لە مۆزوعی ئاڵۆگۆڕی ئابووری و لەگەڵیشە مانەوەی ئەم حکوومەتە و دەسەڵاتی خۆی لە تورکیا ئەم شتانە خەتی سوورن لایە و لەگەڵیشە پرسی کورد پرسێکە کە ئێستا هەنگاوێکی ناوە لە تورکیا کە هەنگاوێکە لە مێژووان نەبووە سەرۆکوەزیرانی تیاتۆمار تیرۆر کراوە دوای چەند ڕۆژێک تەنها لەبری هەوڵی ئاشتیاوە ئێستا گەیشت بێت ئەم قۆناغی کە ئۆجەلان پەیامی هەبێ ئۆجاران داوای بینی قیادی کوردی کە ئێستا ینی کۆنگری هەڵۆشانەوە بکرێ ئەم شتانە تەنها لە تورکیا نەکراوە ئەمە من پێشتری ژوتم ئەمە بە هەماهنگگی بووە لەگەڵ چەندی وڵاتی نێودەوڵەتی و مەوزوعی ئێرانیش بەشێکی گەورەی کوردی تایە کە ئەمە بەشێکی لەوانەیە تورکیا لەم بابەتە بێ کە ئەوە سووریا ئێستا وەزعەکەیەتی کە کورد چوەتە قۆناغێکی تر لای کەمی ئەوە هەرێمی کوردستان بەم جۆرەیە ئەوە تورکیا پێش ئەوەی بدرێت لە ئێران تورکیا جۆرێک لە جۆرەکە هەچەند ئێستا وەستاوە تا ڕادەیەک پۆست کراوە
ئەوە دۆخی کوردستانە و لە سووریاش بۆ جۆرە لە ئێرانش بۆ جۆرە ئەمە یەکێکە لە مخاوفەکانی و خاڵێکی تر ئەوەیە کە تورکیا گەرنتی ئەوێ لە نەتیجە ئەم شەڕە یعنی نایەوێت ئەو تەماشاکرد بێ شەڕێک ڕووبات و ئیسرائیل و ئەمریکا و ئەم وڵاتانە قازانجی خۆیان بماشنەوە و تورکیاش تەماشاکرد بێ هەمیشە ئەگەر سێریکەن لە مامەڵەکردن لەگەڵ پرسی مەسر و لادانی مرسی لە خۆپشەندانەکانی میسر و لە مۆزوعی غەزە لە بابەتی سووریا لە بابەتی لە هیچ کامێکیانە تورکیا نەویست و ئامادەیی نەبێت چونکە ئەو پێی وایە ئەو ئێسەیش بەکو بڵێ بە خەونی دەوڵەتی عوسمانی و مامەڵەکە لەگەڵ پرسە سیاسەکان و ئەقسادەکانی ڕۆژهەڵاتی ناوڕات کە ئەو پیاوە ئەبێ ئامادەی هەبێ و لەگەڵیشیا بەبێ زانیاری ئەو یان با بڵێن پێرسوڕایی ئەو یاریەکە یەکلا نەبێتەوە ئیتر ئایا چی پێ ئەدرێ چی پێ نادر لە بەرەمە بۆ منە زمانی ئەوی پێ ئەدرێکە کوردەکان لە شوێنی خۆیان بن چونکە لامان تەبیعی بێ ئەگە بڵێ ئۆردۆغان قیاس سەرکردەیەکی پراگماتیکە و لەگەڵیشە مامەڵە لەگەڵ دۆخەکە زۆر بەوردیەکە و هیچ شتێک بە بەلاشی نادا ئەگەر ئیشەکەش خۆی دەستی پێ نەکرد بێت دوو وڵات شەڕکە ئەو پێویستەکە بیت لەوە کاتەوە ینی خۆیان من پێم وایە ئەو چاوەڕێ ئەوە کە زەمان وەرگێ لەوەی کە بزانێت دۆخی کورد لە ئێران چی بەسەرێت و ئەو ڕژێمە ئەگەر بگۆڕێ یان نەگۆڕێت هەچ گۆڕانکارێ لە ناچە ڕووبا ئەو ئەگاتە کوێی ئەو و ئەو چۆن مشارەکەی پێکرد بەس ئۆجاران ئەو کارتی لەدەستی ئیسرائیل و ئەوان دەرنەهێناوە ئێستاندێک شتیش بەنای وەزیرانەوە لە ئیمرالێ بڵاو دەکرێتەوە دڵێ بە ڕێک بکەون بۆ ئیسرائیل کارتی کورد بەکارنێ ئەمە شتێکی سانەویە ئیسرائیل دوودنی ئەمە میدیای تورکی لێدوانی ئۆژەلان بەکاربێن لەبەرەوەی کە ئەزانن ئۆجالان لەگەڵ ئیسرائیلە یاکو بڵێ پێکدادانێکی دوو درێژیان هەیە مێژوویەکی پرتەنگژیان هەیەەوە ئایا تا چەند لەم کاتەیە بەکارەهێنرێت هۆکارەکەی چی بێت ئەوە ڕوونە لێرە ئەوە ڕۆڵی تورکیامان باس کرد کە بەزۆکو نەخشەکە کە نەخشە گۆڕی سایکس بیکۆیەکی دیکە لە ئارادای ئەو مەترسیەیە کە باز دەکرێت خۆی سنووری وڵاتان ئێستا لە سووریا بەس بە شار ڕووخا و بڵێن سیستەمێکی نوێ هاتە ئاراوە خۆ سنوورەکە دەستکاری نەکراوە ناخۆی سووریا سیستەم نهاتوتە ئاراوە بێ سیستەمی هاتوتە ئاراوە ئیسرائیل لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێی وایە ئەبێ ئەو وڵاتانی کە لەمپەرن لە بەردەمیا بۆ فراوانکردنی هەژمونی خۆی و ئەو پلانەی کە لەگەڵ وڵاتانی کەنداوەدایان ڕشتە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەبعاً بە سپۆنسەری ئەمریکا لەمپەرەکان بەچی ئەشکێنێ لەمپەرەکان بێکم بە لاوازکردن دووەم بە پەرتکردن سووریا ئێستا دۆخەکەی بەم جۆرەیە ئەگەر کوردیش ڕازی بێ بچێتە ناوەند پێم وایە زۆرێک لە وڵاتانی زلهێز ڕازی نین چکە نایانەوێت سووریایەک دروست بێتەوە کە لە ناوەندەوە هەڕەشە بێت و بتوانێت بڕیاری سیاسی و اقتصادی لە یەک ناوەند و لە یەک کەسەوە بدرێت من ئایا تورکیا لەمە ئەترسێ ئێرانیش وەک سووریایی لێکرێ ئەگەر حکوومەتەکەش دەستکارین گۆڕانکاری تیا بکرێ بەڵام ئایا هەر بە ناوەندی ئەمێنێتەوە ئایا کوردەکان چ وەزعێکیانە بێ ئایا پەرتەکرێن پەرد ناکرێن وەکو گۆڕین نەخشەکەی شتێک سنووری وڵاتان دەستکاری خۆی گۆڕینی نەخشە چۆنە نەخشە سرد نیە نەخشەی جوغرافی بێت نەخشەی سیاسی و ینی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەست گۆڕانکاری تیاکرێ بۆ ئێستا گۆڕانکاریەکانمان بینیوە بەڵام عادەتەن لە ئیدارەدای نێودەوڵەتیە کە من خۆم بەشێک لە دکتۆرەکەم لە ئینتەرناشنال مانجمنت ئەند لیدەرشیپ قیادە و بەڕێوەبردننی نێودەوڵەتی کە لە بەشی ئیدارەمان خۆێت یعنی هەمیشە چاومان لەوە بێت کە کاتە نەخشەی منطقەیەک ئەگۆڕێ معنای ئەوە نییە نەخشەی جوغرافی وڵاتەکان ئەگۆڕێ وەلای ئەو وڵاتانە ئەگۆڕێت و نەخشەی بلۆک بەندیەکان ئەگۆڕێ ئێستا بۆ نمونە ڕۆژانێک بوو سووریا حیزب الله لە لوبنان ئەمانە بەهێڵی شیعیە ناستا ئێستا ئەم نەخشە چی لاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەخشەکە ئێستا گۆڕاوە ناتوانین بڵێ وڵات نەخشە ئەگۆڕێ نەخشە گۆڕانکاری لە نەخشەکە زۆری ڕووی داوە یعنی ئێستا ئەوەی کە رووسیا بەم جۆرە مامەڵە لەگەڵ ئێرانە ئەکات هۆکاری ئەوەیە ئەزانێت کە ئێران خۆشی لێدوانی یاوە کە ئێران ئەو قووەتەی نییە ئێستا کە بتوانێت وە خۆی بمێنێتەوە قسەکە ئەمەیە بەڵام ئێران بەتوانان لە دانوستانە ئایا ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا یانەوێ پیان ئەدا
و لە بەرامبەر چی ئەمە ناوەندە توێژینەوە نێودەوڵاتیەکان دانیان بەوە ناوە پێکهاتی سیاسی و کولتوری ئێران زۆری فەرقە لەگەڵ فەڵەستین و لەگەڵ سووریا و لەگەڵ لوبنان بۆیە زۆر بە حەزەرەوە ئەمریکا و ئیسرائیل دەست ئەبن بۆ ئەم شەڕە زۆر بە حەزەر و بە وردەکاری و ئەمەڵە لەگەڵ کولتور و پێکهاتی ئێرانەکەن ئەوان عێراقێک کە ئێستش دوای 22 ساڵ لە ڕوخانی هێشتا نهاتەوە تایم ئەی ئەبێ ئێرانێک ئەگەر بەو جۆرەی لێ بکەن چی بەسەرێ بۆیە بەڕاستی ئانوێ بە جۆرێک لە جۆرەکان وەلایی ئاڕاستی وەلایی حکومەتی نوێی ئێران بە جۆرێک بێ ڕووی لە ئەوروپا بێ ئەگەر بە 100% نەبێ یا لای کەمی ببێتە حەلیفێ لە پرسە استراتیجیەکانە لە پرسی ئەتۆم لە پرسی لێدانی هەندێک وڵات لە پرسی هەندێک گۆڕانکاری تر بەڵام تا ئێستا دڵنیا بە یعنی ئەمە قسەی وردە ناوەندەکان یعنی خامنەی بۆ ناکوژێ لەوانەیە زۆر قورس نەبێت بەڵام ئەوەشمان بین نەچێت لە ناو ئێرانە بەدیلەکان لاوازن ئێران بە جۆرێک کاری کردووە نە وڵاتانی دەرەوە ئەتوان پشت بە هیچ بەدیلێ ببەستن کوردەکان بە جۆرێک لە جۆرەکان پەرتەوازن ئەوە شوێنەکانی تریش خزمەت ماوەستا سامان سوار بە باڵەدەستی ئیسرائیل ئەگەر بەهێز بێ کاریگەری چییە لەسەر ناوچەکە لەسەر بزوتنەوە ئیسلامیەکان یاخودە و جەنگەش کە دروست بوو هیچ کاریگەریکی لەسەر غەزە کە پێش زیاتر نەمێکە بڵێن ئەو شەڕی غەزەش بەردەوامی هیچ کاریگەریکێ بووە ئەگەر لەوەی غەزەوە دەست پێ بکەین غەزە خۆی لە دوای ئەوە کەیترە و گەمارۆ خراوەتە سەری قەناعەتم وایە ئێستا غەزە هیچ هاوکارێکی بۆ ناڕوە مەگەر ئەگەرێکی زۆر لاوازا بڵین چۆن تونێلەکان هەبوون لە میسرەوە خواردنیان ئەبر بۆ غەزە یعنی هەندێک چۆنەڵێ ئەفسەری سەربازی بەرژەوەندی لەوا هەبێ شت بنێرۆک و شخصی یان چۆن تیجارەتێ بزنسێک بۆ خۆی بکە غەیری ئەو ئەگەرە شتێک نەماوە بڵێن غەزە ئێران بتوانێت هاوکاری ناوکاوکاری بەس ینی ئۆپەراسیۆنەکان کەمتر ببنەوە لەم شەڕە کە ئێستا بەسرائیل مەشغوڵی زیاتری ئێران ئیسرائیل زەرێکی زۆر گەورەی کردووە جارێکە هەر غەزە ئەگەر لەو ڕۆ دەست پێ بکەین یعنی ئەگە یەک نمونە بێنمەوە ئەگەر ئەو نەخۆشخانەی کە ئێران لێیدا کە ئێران ئەڵێ بەڵگەم هەیە کە لە ژێرەوە ئەوە سەربازگە بووە و ئەو نەخۆشخانە شوێنی چارەسەری بریندارە سەربازە برینارەکانی غەزە بووە یعنی ئەگەر ئەوە پێش 7 ئۆکتۆبەر بووە ئەم جەنگە ئەو بردمانە هەموو دنیای هێنا سەرخەت ئیسرائیل بەڵام سەیری ئەو لاوازی کاردانەوەی دنیاکە بۆ ئەو خەستەخانە کە علەساس خەستەخانە قەسف کراوە و نەخۆش کوژراوانیە بەڵام ئەو لەبەرەوەی خەڵک بینی تۆ 35 نەخۆشخانت لە کار خست خەڵکت تیا کوشت وانە لە غەزە لەبەرەوە ئەمە لەو ڕۆ بەڵێ غەزە ینی سوودێکی زۆری بینەوە ئیسرائیل تەواو ناشرین بووە لە ڕووی ڕێی عالەمی بەڵام منەمێ باسیەوەی کە کەوتنی ئێران دە پرسیارەکەی توە پێشوی باسی کەوتنی ئێران بکەین لە ئەگەری سەرکەوتنی ئێراناگە قسێ بکەین جا ئێستا بڵێن ئەو ئەگەری سەرکەوتنی کە لە خاڵی ئێمە دوو وڵاتی دراوسێنێکیان وەکو بڵێن ئازربایجان و ئەرمینیا ئەشکێ لە شەڕەکەشتی وا ڕوونادا لەبەرەوەی جوگرافیەکەیان دوورە لەیەکەوە هەر شەڕی ئاسمانیە زیاتر ئەوە کووتمانەگەر ئەمریکا نێتە ناوە و شتی تر ڕوونەیە هەروکو ئێستا بێ من قسەیەکە کەم جارێکە هەر وەکو ڕوونکردنەوە بڵێن ئێمە ئەم حاڵەتی کە لە بینی ئیسرائیل و ئێران هەیە بۆ خەڵکی مسلمانی ئەهلی سونە قەزەکە بەراوردکاریە لە بینی ئەگەر لە خراپترین حاڵەتە کە بڵین ئێرانیش مەفسەدەیە و ئیسرائیلیش مەفسەدەیە یعنی تۆ ئەڵێی مەفسەدە کوبراکە گەورەکان کامە خراپەکان وانێ ئێمە لە ئەگەری ئەوەی ئێران بۆی بەڕاستیم قسانەیەکی ئێمە قەناعەتمان وایە ئەمە ئیعلامە لەوانەیە یەکێک گوێی لێبێ قسەیە بگاتە شوێنی خۆی وانێ ئەگەر ئێران بە هەمان سیاسەتی هەڵەی خۆی دووبارە کە پێوترا تەسدیری ثەورە هەناردەکردنی شۆڕش ئیش بکە و قەناعەتی واوی بە شیعەکردنی ناوچەکە وەزائیدەن بە ملکەچکردنی ئەوەشی سوننەیە ئەمێنێتەوە بەسەر سوننە ئەم سەرەکەوێ و شۆڕشەکەی و عەقیدەکەی سەرەکەوێ هەڵەیەکی گەورێ چلو ئەوە نە ساڵە ئیش لەسەرەوەکە ملیۆنان ملیارات دۆلار لەسەر ئەوە سەرف کرا وەکەوترا 5
پایتەختی گرتبوو کە پێوترێ پایتەختە سونیەکان ینی دیمەشق و یەمەن و بەڵێ ئەوانە بەڵام ئێستا تقریبن لە هەمویان لاواز بۆ غەیری یەمەنی ژانی پاشەکشان پێکردەوە بەڵام یەمەن تا ئێستا خۆڕاگرترە قسەکە ئەوەیە ئەگەر ئێران ئەم قۆناغا سیاسیەکانی ئێران ببێتە هۆی مراجعەی خۆیان مامەڵەیان لەگەڵ خەڵک ئەگەر ئاوە نایبڕم دۆزێکی ڕەوا بە مامەڵی ناڕەوە یعنی دۆزی تۆ ڕەوایە کاتێک ئەتەوێ ئیسلام بەرپا بێ کاتێک ئەتەوێ زایۆنیزم سنوورێکی بۆ دانی کاتێک ئەتەوێ سیادەت هەبێ خاوەنی پیشەزازی عسکەری و زراعی و چی ئەوە بی ئەم دۆزە ڕەوایە بەڵام دۆزێک بتەوێت خەڵکی خۆت بچەوسێنیتەوە مامەڵی هەڵە لەگەڵ کووردا بکەیت مامەڵی هەڵە لەگەڵ بلوچا بکەیت مامەڵی هەڵە لەگەڵ عەرەبەکانی ئاهوازا بکەیت ئەمە دەرنابات تۆ بێ ئەم جۆتایبەتی ئێستا کە خەڵکی ئێران لە دەرەوە و ناوە زۆرینەیەکی هەرە زۆریان دژی ئیسرائیلنەوە پشتیوانی وڵاتەکەی خۆیانەکەن بۆ لەبەرەوەی ئەزانن ئەگەر ئێران بکەوێ چی فەوزایەک دروستە بێ حەقە ئەمە بەڕاستی ئێران بوەستێنێ مراجعەیەکی خۆی بکاتەوە بە تایبەتی ئاشتەوایە لەگەڵ ئاهلی سونە بکە و قانونی ئەحزاب بگۆڕێ کورد بتوانێت حزبی هەبێ ئاهلی سونە بتوانن حزبیان هەبێ یعنی جۆرێک لە مشارەکەی سیاسی حەقیقی من قەناعەتم وایە ئەگەر ئێران وا بکە ئەمجا ئێران استراتیژێکی گەورە و ئامانجێکی گەورە ئەپێکێت لە کۆکردنەوەی خەڵکێک دژی ئەو هەژمونەی زایۆنیزم کە ئەوێ فەرزەکە بەڵام لە ئەگەری کەوتنی ئێرانە کە ئەمەش بەڕاستی ئەگەرێکی دوور نییە من قەناعەتم وایە ناوچەکە ئەچێتە حاڵەتێکە کە ناتوانین تەوەقوعەکەین بەڵام ئەتوانین ئەوە بزانین چونکە ئەوە شتێکە لە بەردەساویش ئەوەیە کە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی مەزهبیە جێیشێکی مەزهبی هەیە یعنی لەشکرێکی مەزهبی هەیە منەقم کە سنتەری ئەتوانین جاری و ئێران خۆی ئەوێ بە یەکەمی بناسیێنە بەس ئەگە بژڵین دووەمە لە دوای نەجەف سنتەری دووەمی مەرجعی مەزهبی دوانزە ئیمامیە یعنی قەڵایەکی کەم نییە ئەوە یعنی هەر مەبەستم ئەوەیە جێیشێکی عەقیدیە لەوانەیە ببنە گروپ دەستە و تاقم ئێران ببێ بە فەوزای شەڕی ناوخۆکە ئەمە ئەگەرێکی زۆر نزیکە وەو کاتە خەڵکی ترش وڵاتانی تر بێنە ناوە دامکەن خاڵێکی کە ئەوەیە کە حاڵەت یەکێتە پێشەوە دیاردەی بە کەنیسەکردنی ئیسلام ئیسلام ئەم مەوزوعە مەبەستم چییە یعنی ئیسلام دا ببڕە لە حکم و لە سیاست لە سەرچاوەی سەرێکی بۆ دەستور بەم شێوە یعنی ئیسلام لە چوارچێوەی وەعظ و ئیرشادی ئەگەر ئیسلامی سەرکەوێ بەڵێ ئەمە بڵین ئەبێتە حاڵەت دەتوانین ئاوا بڵێن ئێمە یعنی فشارەکرێتە سەر هێزە سیاسی ئیسلامیەکان کە هەرچەند ئێستا فشارێ بەڵام لە هەندێک بەهۆی عمقی ئێران و عێراق و تورکیاوە هەندێک سنوور هەندێک هێزی ئیسلامی توانیوتێ بێ بەڵام ئەو کاتە بە هەندێک مەرجەوە کە وەزعەکە بگۆڕێ ئەگەری زۆری ئەوانش قەدەغە بکرێن ئەمجا ئەگە بڵین تەوژمە بانخوازیەکانیش مەرجدارەکرێن بۆیان نییە هەموو جۆرە قسەیە بکەن و ئاینی ئیبراهیمی لەوانێ ببێتە مەرجێک بۆ ئەو بابەتە خاڵێکی کاتوانم بڵێم ناوبڕێکمانەیە دێنەوە خزماشە بەڵێ بینەرانی بەڕێز لەگەڵتان دەمێنینەوە لەگەڵمان بمێنەوە. دارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتانداین بۆ قسەکردن لەسەر لێکەوتەکانی جەنگ کاریگەریەکانی لە ڕووی سیاسی ئابووری و لە ڕووی جۆرا و جۆرە و مامۆستا سامان بە کورتی ئەگەر بەویستی باسی ڕۆڵی ئیسرائیل پێگەر ئیسرائیل بارەدەست بێت کاریگەری لەسەر بستنەوەی ئیسلامیەکان و ئاینی ئیبراهیمیش دەسە پێت لە ئێمە کە وتمان ئیسرائیل چونکە لە پێشتر ئاماژەم پێداوتم ئیسرائیل دۆزی مرکزی زایۆنیزم باش یعنی کەوت ئیسرائیل یعنی زاڵبوونی زایۆنیزم جا زاڵبوونی زایۆنیزم طبعا ئەبێ لەوە بڕابینەوە کە ئەمە سیستەمێکی بێمۆراڵە یعنی بەرژەوەندی خۆی ئێوە لە هەموو بوارێکە و یعنی کاتێک مەسەن ئێوە ئێران بشکێنێ لەبەرەوە یعنی لەبەرەوە ئێران ئێوە بێ بەخۆی نایە لە خۆت بیت ئەو سیستەمەکە ئاواجا قسەکەم ئاوا بوو لەوە کۆتامە پێێنە یعنی ئیشی ئەوەیە زایۆنیزم لە ڕووی سیاسی لە ڕووی ئیستیخباراتی لە ڕووی ئەسکەری زاڵە بێت لەسەر ناوچەکەەوە لە ڕووی فەلسەفەی حکومڕانیەوە لیبرالیزم دێن یان لیبرالیزەکردنی ناوچەکە هەرچەنە ئەم پێشەکانە ئێمە ئەیبینین یعنی کاتێ باسی بابەتی جێندەر ئەکرێ وا مەزانە ئەمە لە هەوان تێ ئەمە پلانە ینی پلانی لیبرالیزەکردنی کۆمەڵگەکانە تەنها هێزێک من بە تەحەداوە قسە ئەکەم تەنها هێزە لەسەر زەوی
کە بەرامبەری لیبرالیزم بێتەوە بە منطق و بە عەقڵ ئیسلامە. پەک خستنی ئیسلام لە دەستور و بچڕانی لە دەستور و گومان دروستکردن لەوەی کە ئیسلام قابلێتی ئەوەیە بێت بە سەرچاوی دەستور هەمووی ئەچێتە مەسلحەت و بەرژەوەندی لیبرالیزەکردنی کۆمەڵگەکان. ئەمە ئەو خاڵێکی کە لە باربردنی دۆزی فەلەستین و شێواندنی ئەقسا ئایا ڕوخاندنی مزگەوتەکەیە چونکە بە خسابی خۆیان یان دروستکردنەوەی هەیکەل ئەوانەی هەیکەلی سلێمان ئەمە ئەگەرێکی ترە ئەو دۆزە لە ناو ئەبرێ و ملکەچ پێکردنی وڵاتانی ئیسلامی تر کە هێشتا ملیان کەچ نەکردووە و لە ناویانە پاکستان کە خۆی پاکستان ئەو پێشبینەی هەیە بەڵێ یا خۆی بۆچی وتم پاکستان لەبەرەوەی هێزینەوە بێ هەرچەند ئاسان نییە بەڵام قسەتان پێبوون ئێمە ئەمریکا کێشەیەکی هەیە لە ناوچەکە بۆ سەر وڵاتانی ئیسلامی کێشەکەی ئەوەیە ئەو وڵاتانەی کە هێزی گەورە و زەبەلاحی سەربازیان هەیە ئەگە بڵێن ئەندەر کۆنترۆڵی ئەمریکان لەژێر کۆنترۆڵی ئەمریکان ئەو بجانەدات. ئێمە زانی عیمران خان سەرۆکوەزیرانی پاکستان ویستی لەگەڵ رووسیا نزیک بێتەوە و سوود لە وزە ببینێ و تەنانەت بواری کشت و کاڵیش کە ئێمە زانین رووسیا دەوڵەمەنە بە تایبەتی لە بەرهەمهێنانی گەنموانە بەڵام ئەوە بوو لە ڕێی ئەسکەرەوە ئینقلابێکی سپیان بەسەر عیمران خانە کرد کۆمەڵە تۆهمەشیان بۆ دروست کەواتە ئەسکەر لە پاکستانە سربەخۆ نییە وا تەسەورکەین بەڵام بە تەکید ئەمنی قەومی خۆی ئەپارێزە لە مقابلی هیندستانە زیاتر جا وەڵحاصڵ ئەو زەرەرانە ئەگەری هەن ڕووبکەنە ناوچەکە خوا نەخواسە لە ئەگەری سەرکەوتنی ئیسرائیل بەسەر ئێران. کاکتۆر بێمە خزمەت بەڕێزە سەبارەت بە بڵین بەرلەوەی بچین سەر بۆ ئەوەی بڵین ئەوەی ئێران لێدانی ئێران لە ئەمریکا و فڕۆکەیەتی باسی ڕێزمەندی وڵاتان دەکرێت لە کڵاوی ئۆتۆمی بۆ نمونە رووسیا پلە یەکەمە ئەمریکا چین فەڕەنسا بەریتانیا هیندستان اینجا پاکستان اینجا ئیسرائیل نۆ وڵات جاخیرەکان کوریای باکوورە. ئێران لە ڕووی ئەوە نزیکە لە بۆمبەکە چەندە ئاماژەیەکت پێکرد بڵین ئەوەی کە بەردەستە دوایش بازلەوە دەکرێت ئەمریکا دەتوانێت وێزگەی فۆردۆ کە 90 کیلۆمەتر لە ژێر زەویدایە قوڵایەکەی دەتوانێت لە ناوی بەرێ باسی فڕۆکەی بیت و دەکرێت باسی جۆرە بۆمبێک کاڵی برێ بتوانێت لە ناوی بەرێ وڵای جاوە شتێکی عسکەریە زیاتر ئایا بەسەرەن ئەو بۆمبە قووەتی چەندێکە تەمانەوەی کە باسەکرێت توانای ئەوە هەیە تا 60 کیلۆمتر 60 متر بچێتە ناو قوڵایی ئەرزەوە بەڵێ اینجا بتاقێتەوە. ئەمە بۆ فۆردو ئەمە دانراوە ئێستا حالیان تەنها بژاردەیە کە لە بەردەست ئیسرائیلە هەبێت پەنابردنە بۆ ئەمریکا بۆی کە ئەو بۆمبە بەکاربهێنێت تەمەنەوە بە تاری تایبەتیش بەکارێکە باسەکە بیتو بەکارهێنێت. ئەم بۆمبە ئەگەر بەکاربهێنرێ بە تەکید ئەو وێزگەی وای لێکرێت کە توانای پیتانی نەبێت چکە تۆ بێنە پێشاوی خۆت باگەرێکی زۆرەوە تەپەن باگەرێکی زۆرەوە ئەو وێزگەیە وا دروستکراوەکە لە قوڵایی 80 بۆ 90 مەترایە و زۆربەی سنتەرفیوجەکان بەو شێوەیەن و ئەوەی کە پێوتری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمەڵی گەشتگانوێتێ لە 160 بەبەن ئێران هەندێشتی لەمانە بە ئاشکرا کردووە وتوێتی ئەگەر بێت و وام بۆ نەکرێت من وردە پیتاندنی وێرانی بەرزەکەمەوە ئەنی ئەو کە پێوتری ڕێژەی پیتانەکە بەرزەکەمەوە ئێستا وزەی ئەوەی کە ئاژانسەکە ئەڵێت ڕێژەی پیتانەکە گەشتۆتە لە 160 کە گەشتۆتە لە 160 بەڵام ئایا ئەم زانیاریانی کە هەن تا چەند ئەمە ڕاستە و گەشتۆتە بووە خاوەنی چەند کیلۆگرام لە یۆرانیۆمی پوخت کە 235ەکەیە چکۆکو با پێشتر باسم کرد 25 کیلۆگرام کیفایەتە بۆ ئەوەی کە بۆمبی پێ دروست بکرێت ئەگەر 25 کیلۆگرامە هەبێ بەڵێ 25 کیلۆگرام لە یۆرانیۆمی 235 هەبێ ئەتوانن بەو ڕێژەی کە باس بگاتە لە 190 لە 190 بەڵێ 25 کیلۆگرام لەم بەلانی کەمەوە 25 کیلۆگرام کفایەتە بۆ دروستکردنی بۆمبەکە و ئەو بۆمبەی کە باسەکرێکەوەی کە پێ ئەوترێت GBU 50 ناوەکەی بەو شێوەیە ئەوەی کە تار بڵێن بەز ئەمریکایەتی بەز ئەمریکاهەیەتی لەو حاڵەتەیە توانای ئەوەی هەیە کە ئەگەر بە تەواوەتیش نەی تەقێنێتەوە لە کاری بخات ئەمە ڕوو بدات پێش هاتێکی مەترسیدار پێش هاتە مەترسیدارەکە چیە بڵێن ئێستا ئەگەر لە وێزگەکان بدرێ لەوانەی کە پیتاندنی یۆرانیۆمە تا ئەم کاتی کە ئێمە قسەی تیاکەین ئێمە نزیکەی ساعاتێکە دێر نازان پێشترسی بوو بەڵام ئەوەیە کە ئێران خۆی ئەڵێت هیچ یەکێک لە وێزگە ئەتۆمیەکانم نەگەشتۆ بەوەی کە وەکو چۆڵی درزی تێب بێت وە
تیشکدان بڵاو بێتەوە. بەس پێناسی وەستا بن کاکتۆری بۆ بۆردمانە بەتەشیت هەم لەلایەکەوە بەهۆی بردمانەکەەوە هەم لەلایەکەوە بەهۆی ئەو زانانی کە ئەم تیرۆری کڵاچە ناڵێن ئێران خاوەنی 3000 زانای ئەتۆمیە بە 6 زانە بەڵێ نزیکەی زیاتر لە نزیکەی 20 زانایەکان بەرنامەی هەیە بیگەێنێ بە 30,000 زانە 30,000 نەشەر نێ زانە بەڵام کە بتوان لەسەر ئەم سەد نەرفیوجانە ئیشکەن و بتوانن لە داهاتووە ئیش لەسەر ئەو ڕێئەکتەرانە بکەن ئەو ئەوانی کە لە بواری ئاشتی شەوتەقن قسەی ئەم لەسەر بواری ئاشتیە لەو بوارێ لە هەردوو بوارەکەیە بە تاکی دەستاچێ ئەنی ئەگەر نەژوەستێنرابێت وای لێکراوە کە کاتێککە بۆمباران ئەکرێت زەرری بۆ دەرەوە نەبێت چکە پێشوەخت ئەم زەرە چێ زەرانی چێ بۆ نەکار دکتۆر ئەگەر ئێستا بۆ نمونەوەی دابنی سیننارویەکە بردمان نەکە زیانی هەر لە بۆ ناوخۆی ئێرانە یاخود دەگاتە وڵاتانی کەندا و ئێران خەرێم ئەو چۆنە بڵێ تەمان پۆلێن ئەکرێت بە لە ناوبرنی جەستەی دەست بەجێ ئەم بۆمبەی خۆی بۆمبێکی شۆکێنەرە ئەنی کە ئێستا باسی خەیبەر و باسی فەتاح و ئەمانە ئەمەی ئەم هەیەی بە هەماشێ خۆی قورسایەکەی سیانزە تەنوشتێک کاتێککە ئەداتە ئەرزا تۆ زەربی نزیکەی دەشیەکە ینی ڕێک دە ئەوەندەی لێ دێت باشە بۆ قورسای کێشێ بە ئەرزا جگە لە تەقینەوە کەشی ئەمە دەست بەجێ خەڵکیەوەی کە لەو منتیقی ئەیکوژێت ئەمە بەڵێ بەس بە سەوتوینەکەی ئەیکوژێت اینجا زیانی لاوەکیە بەهوی لێدانی لە دەستچووە کە دەتوانێت شارەکانی نزیکی بکەوێت لەوانە قومە کە ئەگەری هەیە ئەو شارە بە تەواتی بکەوێت 30 کیلۆمەتر دوورە لە چڕۆی کۆبکەوێ لە ڕووی ئەوەی کە خەڵکێک ئەو خەڵکی کە لەو شوێنە دانیشتۆ بەهۆی بەهێزی بۆمبەکەەوە خەڵکێکی زۆری تیان بکوژرێت و شارەکە بکوێت نەک بۆ مانایی کە کەسی تیامێ نەمێنێت بۆ مانایی کە ئەو شارە لە شارێکی ئاسایی دەرچێت تەقینەوەی لاوەکی هەیە چکە مادە کیمیایەکانمان هەیە و مادە کیمیانی کە لەوێ هەڵگیران گازاڵی گیراوەکان ئەو کاتە دووکەڵی ژەهراوی دروستەکەن و بڵاو بنەوە دەردانی تیشکمانێن کە خراپترین سینناریوەیە ئەم تیشکە تابەن ئێمە دوای ئەوەی کە لەم سەنتەرفیوجانەیە یۆرانیۆمەکە ئەگۆڕێت لەگەڵ گازی فلۆرا تێکەڵەکرێ فلۆری شەشمان هەیە ئەبێتە چیبێتە یۆرانیۆمی هێکسا فلۆرایدی پێوتێ UF شەشی پێوترێت ئەمە مەترسی لە سەرچی دروستەکە ئەمە گۆڕانکارێکی گەورەمان بۆ دروستەکە طبعاً ئەم ئەبێتە گازێکی کوشندە دروستەکە هایدرۆفلۆراید دروستەکە هایدرۆفلۆریک کە دروستە بێ ئەمە گازێکی کوشندەیە کە بڵاو بێت چۆن مەسەنێمە CO2 خۆی گازێکی کوشندەیە ئەگەر لە شوێنێکە تەنها CO2 لێبێ خەڵکەکە ئەکوژێ ئەم گازش بە هەماشە گازی یاخود پێوتر ترشی هایدرۆفلۆریکەکە کە دروستە بێ گازێکی کوشندە بڵاوە کاتە و خەڵکی پێکوشێ لەگەڵ ئەوشە تۆزی ئۆکسیدی یۆرانیۆم ئەوش دەتوانێت بڵاو بێتەوە هەم ئاو پیسکە هەم خاک پیسکە هەم بێتە هۆی ئەوەی کە خەڵکیش لەو ناوچەیە بکوژێت ئەو ناوچانی کە زیانی پێداکەی چەندە بۆ 1 کیلۆمەتر ئەمە دەست بەجێ لە دەوە تا 50 کیلۆمەتر ئەمە پیسبوونی پێوترێت پیسبوونی بەرهەمە کشت و کاڵیەکانە بە تایبەتی دابینکردنی ئاوی قومیەکێکە لەو ئەگەرانی کە زەرری زۆری بەرەکەوێت و درێژخایانیشمان هەیە زیادبوونی ڕێژەی شێرپەنجە و کەمکوڕی لە منداڵ دروستبوونە کاتێککە منداڵ چکە کاریگەری تەوەن مەجای ئەوە نەوباسیەوە کە چکە ئەو تیشکە تیشکی گامە تەمان ئێمە سێ جۆر تیشکمانێت تیشی ئەلفامانێت تیشکی بێتامانێت تیشی گامامانەیە گامە کارومەگناتیزی وزە بەرزە لە ئەتۆمەوە دەرەچێ بەڵێ لەو ئەتۆمە لە مادە تیشک دەرەکانەوە دەرەچێت لەو شوێنە یۆرانیۆمی لێ لە کاتی بوونی یۆرانیۆمەکەیە کە لە ژێر کۆنتترۆل دەرەچێت ئەم تیشکە بڵاوە بێتەوە بە خێرایی ڕووناکی بڵاوە بێتەوە باشە لەگەڵ ئەوەشە طبعا نەگەر بێت و خێرایی با ئەوانش کاریگەری لەسەر وردیلەکانی هەیە کە بڵاو بێت چکە تیشکە کارۆموناجێ پێویستی بە کات نییە و پێویستی بەهینیش نییە طبعا تیشکی گامە بۆ زانیاریتان بۆی کە خۆتی لێپارێزیت باشترین ڕێگە قڕقۆشن تەمەەوەیکێکە لە ئەوەی کە پێوتی ئەجازی زانستی لە قورآن کەل بنیانی مەخصوص کە باسی مسلمانانە کە مسلمانی یەک ڕیز یەک پارچە وەکو چی وایە وەکو دیواری قڕقۆشمی وایە ئەم دیوارە قڕقۆشمێت توانای ئەوەی هەیە کە بەرگری لە چینێکی تەنکی شەبێ طبعا 1 میلیمتر توانای بەرگریکردنی لە تیشکی گاما هەیە ئەم تیشکە کارۆمەگناتیزی توانی خۆتی لێ پارێزێ یاخود چەند مەترێک لە کۆنکرێت بۆ یاڵێ لەم کاتەیە باشترین شدەوەی کە ئینسان بچێتە ژێرزەمینەکانەوە لە ژێرزەمینەکانە خۆی حەشار بدە بە خێرایی ڕووناکی بڵاو بێتەوە ئەمە بەڵام تا چەند ئەڕات بەس بۆ کوردستان و بۆ عێراق خیزمەترسێکی هەیە ئەوەی کە من بۆی چوومە تامان ئەمە 10 تا 50 کیلۆمەتر ئەمە پیسبوونی یاخود ئاست بەرزە پیسبوونی ئاست بەرز بەڵام بۆ کوردستان لە 50 کیلۆمەتر بەداوا پێوترێت پیسبوونی ئازنزم
ئەگەری هەیە ئەو کاتە چی دیارەکە ئەوە دیارەکە کە ئێمە ئەو دیتێکتەرانی کە هەمانە تیشکەکانمان بۆ ئەپێوێت کە پارێزگاری سلێمانی ئەمێری تیشکدانەوتیان سلێمانی دانراو لە پارێزگاکان هەموو پارێزگاکان دانراوە ئەم ئامێرە پێمانەڵێ ئاچکەمە مەترسینە لە عێراق خەڵک بۆ کوژێ و ئەوە بۆ دوورە بڵێنەوە بەڵێ ئەگەری کوشتنەکەی دوورە بەتاکی تا 50 کیلۆمتر ئەگەری ئەوەی کە سەدان و هەزاران کەس ئەکوژێ بەڵام لە 50 کیلۆمتر تر بەدواوە پەیوەندی بەو تیشکدانەوەی ئایا ئەم تیشکدانە ئەگاتە ناوچی ئێمە یاخود ناگە ئەو ئامێری تیشکدانە دیتێکتەری تیشکدانەکە پێمانەڵێت گۆڕانکاری لە تیشکدانە بۆیە پێویستە مەسەرەن مدەی چەند ڕۆژێک ئینسان خۆی حەشار بدا بۆی کە تووشی ئەو تیشکدانە دەبێت ئەو کاتە دیاری ئەکرێت ئێستا ناتوانانی دیاری بکەیت کاکتۆر سەبارەت بە گەری بەرفراوانی جەنگەکە گەر بەرفراوان بێ لەکەوتێکی دەبێت لەسەر عێراق یاخود لەسەر هەرێم ئەو باسی ڕێڕەوی بازرگانی بۆ نەگەروی هورمزت کرد چەند گەروێک چەند ڕێوێکی ئاوی هەیە حوسەکان هەڕەشیان کردووە گەر ئەمریکا بێتە ناو جوڵەی بازرگانی لە دەریای سوور دەوەستێنن یعنی چ ڕوودەدا ئەگەر ئەمریکا بێتە ناو یاخود بنکەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبی بکرێنە ئامانج پرسیارە گرنگە هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ ئەوانەی کە لە زمانی ئێمە تێگەن بەتایبەت بابەتی عێراق ئێمە توانین قسە لەسەر هەموو دراوسەکانی ئێران بکەین چ کارێگەل لە ئوردنەوە بیگرە یعنی لە ئەوەی کە لەم شەڕان نزیکن لە میسرەوە بیگرە تا ئەگاتە تورکیا تا ئەگاتە عێراق ئەو وڵاتانە بەس کاتی ئێستا ئەوە نییە باز لە یەکێکی وڵاتەکان بکەین بەس ئەوەی کە گرنگە عێراق ئەتوانین بڵین کە بە سەرکەوتنێکی دیبلۆماسی بۆ یەژمارەکرێت ئەویش ئەوەیە لە دوای 7 ئۆکتۆبەرە توانیوێتی لەسەر هێڵی دیبلۆماسی بمێنێتەوە خۆی بپارێزێت لە تێوەگلان لە جەنگێک کە نە لە توانای ئێوایە و نەهێزە پرۆکسیەکانیش کە چەکیان پێەیە لەژێر کۆنتترۆلی حکوومەتان ئەمە بۆ عێراق زۆر خەتەرە توانیوتی ئەوە سەرکەوتنە بۆ خۆی تۆمارکات ناوەندەکانی جیهان زۆر ئەمە بە سەرکەوتنە بە عێراق ئێران وسیوتی تا ئێستا عێراق داخڵ بێ خۆی ئێستا ئێمە سەرەوە ئەوەی کە لە ناوەندەکانی عێراقی بیسین زۆرێک لە پیاوانی ئەو هێزە میلیشیانە ئاماژیان بەوە کردو ئیتر ئایا بە مەبەستیان لە خۆلایەنە یا جۆرێک لە عوزرە بۆ ئەوەی کە پێیان بڵێن ئێمە لە چ کاتێکە بەشداریەکەن ئەوان ئەڵەن ئەگەر ئەوێت و ئەمریکا قسەکەی ئاوای هەندێک لە گروپەکان بەم جۆرە قسەکەن ناڵن ئەگەر ئەمریکا هەیە بەشداری بکە ئەڵەن ئەگەر ئەمریکا بنکەکانی عێراقی بەکاربێنێ بۆ هێرش سەر ئێران ئەوە ئێمە وەڵاممانە بێت بەڵام ناڵێ ئەگەر ئەمریکا لە شوێنی خۆیەوە هێرش بکاتە سەرێنە ئەوەڵەیەگە بنکەکانی عێراق بەکاربێن ئەمە خۆی مەجالێکی ئەوەی تایە کە ئەمریکا بە اعتیبار وەریگرێ و زۆر ئیشی بە بنکەکانی ئێرەش نەبێت چونکە ئەو ئیشی بە ئاسمانەکەیەتی لە ڕێی ئاسمانەکەیەوە کۆمەڵێک هێرشی کردە سەر ئێران لەم جەنگەیە ئاسمانی عێراقی بکایەنە ئەوە بۆ عێراق گلەینامەیەکی ئاڕاستی UN کرد دژی هێزی ئیسرائیلی کە ئاسمانی عێراقیان بەزاندووەمانە بەڵام ئێستا ئێمە بینە سەر پرسێکی تر ئەوەیە کە هێرشکردنە سەر هەر چەرج وڵاتێک بەبێ هیچ عوزرێک یان بە بڵێن عوزرێک کە لە ناو دەستوری UN نەتەوە یەکگرتوەکانە هەبێت ئێستا وای لێ هاتووە قسەیەک هەیە باوە لە جیهانە ئەڵەن ئەگەر ئیتر جارێکی تر ئەم قسە بکرێتەوە ئەمە کە دژی مافی مرۆڤ و دژی بەندەکانی UN ئەوە دیارە تۆ لە حەقیقەت تا ناژیت ئەگینە حەقیقەت ئەوەیە ئێستا هیچ دەستور و هیچ مادەیە نەماوە کە ڕێگە بگرێت لەم گۆڕانکاری کە بەڕێگەوەیە و من هەر لەسەر لەو سەردەمەی کە لە ئۆکتۆبەری لە 7 ئۆکتۆبەر لە دوای ئەوە منوازم هەر لەگەڵ جەنابی شتا باسم کرد لە دوای کوژرانی ئیسماعیل هەنیەوە من لەگەڵ یەک-دوو میدیای ئێرانیش لەوە لە هی ناوخۆش بەتابێت لەگەڵ میدایەکی عێراق هین بوو قەتەری بوو باسم لەوە کرد کە لە دوای کوشتنی هەنیە ئەم شەڕە خەتی سووری نەما و هاتنە دواوەی نییە یا تەسلیم بوون یا بەردەوابوونی ئەم شەڕە و فراوان بوونی کە خەتی سوود نەما ئێستا هەم ئێران چاوەڕێ هەموو شتێکە هەم عێراقی چاوەڕێ هەموو شتێکەوە هەموو وڵاتانی چاوەڕێ هەموو شتێکە ئێستا وای لێ هاتووە زۆرێک لە دراوسەکان بیر لەوەکان چۆن خۆیان لەم شەڕە کەمترین زیانیان پێ بگات مەترسیانی وڵاتانی عەرەبیش بەڵێ بە دنیایەوە یعنی ئێستا ئێران کۆم لە ناو وڵاتێکی وەکو ئوردن ڕاستە وڵاتێکی سنترالایزە بەڵام کۆمەڵی خەڵگەن چەندین دانیشتوانی فەڵەستینی لە ئوردنەژی ئەمانە ڕقیلیان لە ئیسرائیلە یەکەم قسە کە شای عەبدوڵڵا موشەکانی
ئێرانش دەتەقێنەوە هەر بۆ ئاسمانەکەی هینە ینی خێری باشی پێەکە بەڵام ئەو ئەترسێلەوەی کە لە ناوخۆیان ئاشتەوایی تێکچێ ئەمنیت تێکچێ بەڵێ یەکەم قسەی ئەو بچکە کە خەڵکێکی فەڵەستینی زۆر نگەوە ئەو بەسەریحی ئەڵێ نامانەوێت ئەردون بێتە سەکۆیەکی شانۆیەکی ئەم شەڕە بەم جۆرە خۆی لێلایە میسر بە هەمان جۆر ئیدانی کردووە سعودی هەمان جۆر ئیدانی کردو بەڵام ئەمانە توانین بڵین بۆ میدیایە وڵاتانی کەنیزگەتار ئیمارات سعودیان نزیکن ئێستا پێشتر ئەمە لەگەڵ حوسیەکان سعودی کێشەی هەبوو ئەو کاتە بەس فڕۆکەی بفرۆکەوانیان نەبوو کێشەی گەوریان دروست کردبوو ئێستا موشکی بالیستیشیان هەیە خۆی ترسی ئیمارات و قەتەر و ئەن وڵاتانە گرەوی ئەو وڵاتانە لە ئاسایش و ئەمنیەتی وڵاتەکەیانە ئەوان تەنها یەک بۆمب لەو وڵاتە گرنگ نییە چەند کەسە کوزە گرنگ ئەوەیە ئەوان مارکتینێکی سیاسی گەورە لە جیهانە ئەکەن کە مستەسمیرین ڕائەکێشن کە پارەی جیهان ڕائەکێشن بەوەیە کە وڵاتێکی ئامنە بۆ بازرگان بۆ هاوڵاتیان بۆ گەشت و گوزار بۆیە ئەمە ترسێکیان هەیە ئەمە یەک تۆس پریشکی بڕا بۆ ئەوێ ئەو سحریان بەتاڵەبێتەوە چونکە تاکە وڵاتە لە چەندین دوای ئەو ڕێکوتناوە بوون بە دەوڵەتیان کەمترین پریشکی ئاگری ئەم شەڕانەیان بەرکەوتووە لە سەردەمی ڕوخانی سەدامە بۆ ئێستا خوکاکە خۆ زۆر نزیک نییە 22 ساڵە کەم نییە بینەوە سەر ئەوە ناتوانین ئەگە بە تەفاصیل قسەی لەسەرکەین کاتمان زۆر ئەوێ بەڵام بینەوە سەر عێراق بەس بۆکو هەرێمیش ئەگەر عێراق تەواوکەین عێراق ئەوە وتمان لەسەر ئەم خەتە دیبلۆماسیەتە ئەسە سەرکەوتوانە هێ نابێتی وەێ ئێستاە گرفتەکەی لە ئەوەیە تاکە شتێک کە جڵەوی بەدەست ئەو نییە مۆزوعی ئەو هێزە گەورانی وەکو حەشد و ئەمانەیە کە بەڕاستی بەقەدەر سێ وەزارەتی وەکو تەربیە و کارەبا و وەزارەتێکی ترە بجیا بۆ تەرخان کراوە پارێکی زۆر بەڵێ کەی ئەمانە بەشداریەکەن ئەمە قسەکەیەکەوێتە سەفراوانبوونی شەڕەکە وەزایدەن لەکوێ ئێران تەنگەتاوە بێ بۆی ئەمە فراوانکە چونکە ئەتوانێت کار بکاتە سەر ئەوەی کە عێراقیش تێوە بگرێن لە ڕووی سادیەوە ئەگەر ڕوودا لە ڕووی ئابووری و چیدەبین جاگەروی هورموز مەسەلە ئەگەر کار بگاتە عێراق پێم وایە کاری ژەگاتە گەروی هورموزیش عێراق یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان لە احتیاتی نەوت و یەکێکە لە دەوڵەمەندەکان لە هەناردەکردنی نەوت ئەمە تۆ ئەوەی هەیەی نوێتی نزیک بە لە سەدانەوەی هەناردەی نەوتن بەڵام کارتی زۆر بەهێزەیە دژی عێراق کە بۆ ئەوی دوور بخرێتەوە لەم شەڕە هەر لە مۆزوع ینی بۆ منە کۆمەڵێک فشاری دارایی خراە سەر ئێران بۆ ئەوەی پارە نەچێتە ئەو دی و دۆلاری هەرزان نەگاتە دەست ئێران بینیمان نرخی دینارەکە عێراق چی بەسەرهات بۆیە ئەمە هەل دەمێکە ئەم پریشکی حەسار و ئەم پریشکی شەڕە اقتصادی لەگەڵ ئێران گەشتە عێراق بەڵام عێراق نزیکترین ناوچەیە کە سنوورێکی زۆری هەیە لەگەڵیا و لەگەڵیشە پرۆکسی زۆری ئێران لە ناو عێراق هەن ئێمە تەمەنا ئەکەین ئەمە دوور بێ و حکم ئەمەم دەسەڵاتە نوێیە کە ئەم دەسەڵاتی شیعە لە عێراق بتوانێت لێزانێت لای کەمی بەکەمترین زیان لێ دەرچێت ئەوەی کە پێویستە بە هەرێمی کوردستان مەتوانم بەڵام ئەوەی کە پریشکەکەی نەگوازرێتەوە لەبەر ئەوەی دەسەڵاتداران و شتێکمان لەبیر نەچێ ئەوەیە پرسیارێکی زۆر جدیە لە زۆرێک لە گرەکان ئەتوانی بکەینەوە باشە پرۆکسیەکانی ئێران کە لە سووریاوە بیگرە بۆ لوبناان بۆ یەمەن ئەمانە بۆ لەما پەڕینەوە سەر ئێران بۆ بە عێراقیشانە هاتن بەڵێ لە لێدان و لە سافکردنیان لەبەرەوەی عێراق وەک سووریان نییە عێراق نەوتوگازی زۆر کەمی هەیە بەڵام ڕێڕەوێکە بۆ فرۆشتین نەوتوگازی ئێران بە ناوی نەوتی ترەوە و ڕێڕەوێکی گرنگە پێشتر باسمان کرد کە ئەمە شەڕی غاز و ناچینەوە سەر و بابەتە کە زۆر گرنگ بووە لوبناان وڵاتێکی دەوڵەمەند نییەوە کە عێراق ئەوەی هەیەی گەشت و گوزارە بەڵام عێراق یەکێکە لە وڵاتەکان کە ئەگەر بێت و ئەمنیەتی زۆر تێکچێ کاریگەریکات سەر اقتصادی عالەمی و خاوەنی نزیک 130 تریلیۆن دیناری ساڵانەیە ئەمە پارەیەکی زۆرە و لە هەمان کاتیشا هەرێمی کە کوردستانی تایە کە جیاواز لە سووریا و ئەوانە کە ئێستا سووریا هێشتا نەگەشتەوە مەرحەلە کە ئەمنێتێکیان پاراستووە بە جۆرێک لە جۆرەکان لێرەوە گرنگی هەرێمی کوردستانمان بۆ دەرەکەوێ بۆ رووسیا و بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا کە پێم وایە لەم دوخاز زۆر ئەیانێ هەرێمی کوردستان دوور بگرن لەم شەڕە بۆیە لە هەواڵاوەتەم بڵاوکردنەوەی ئەم پریشکی ئاگرە بەشێکی زۆری لە دەست ئێرانە لەکوێ زۆری بۆ ئێهێنرێت و ئەو لەکوێ پەتی تەحملی ئەبچڕێت کە ئەم پریشکانە بڵاو کاتەوە بۆ ناوچەکانی تر
بەڵام ئەوەی تا چەند تەسیری هەیە سەر اقتصادی هەرێمی کوردستان و سەر عێراق شتێکمان بیر نەچێت ئەگەر یەک بۆمبیش لە عێراق و لە هەرێمی کوردستانە نەتەقێت پزیشکێکیشی بەر نەکەوێت بەڵام مادام جەنگێکە لە بینی ئیسرائیل و ئێران دراوسێمانە اقتصاد زۆر ڕەبتی بە دۆخی دەرونی هاوڵاتیانەوەیە ئێستا هاوڵاتیان لەم دۆخەیە بەڵێ دۆخی دەرونی مرتاحنیە لە کاکە بە شەوانە سێرەکە درۆ بە ئاسمانی سلێمانی و بە ئاسمانی ها بۆیە ئەمە وای کردووە کشانەوەی خەرجکردن کشانەوەی پارەکان لە بازار کاریگەریەکە بەڵام من تەمەنا ئەەکەین ئەگەر بێت و ئەمە زۆر پریشک ناهاوێژێ دانوستانەکان سەر بگرێ یا لای کەمی ئەوەی کە پێویستەکە ئێران بیدا و لای کەمی تۆزێک لە هەیمەنی خۆشی بپارێزێ کە لەسەر بنەمای شۆڕش دروست بووە هەیمەنی خۆی بپارێزێت و بەڵام کۆمەڵێک دەستکەوتیش با بەوانە کۆتایی پێبێ پێم وایە ئێران و هەرێمی کوردستان بە زووی نەجاتیان نەبێت لەو گۆڕانکاری بەڵام لە دوای ئێران سەرەکە ئێتەوە سەر عێراق بەڵام گۆڕانکاری لە عێراق من ئەمڕۆ لەگەڵ چۆن دەستی شتە باسمان کرد گۆڕانکاری لە عێراق کە بەنیازە بکرێت زۆر جیاوازە بێت لەوەی کەکراوە لە ئێران لە سووریا لە لوبنان دوای دیمە خسمەتت لەسەر موچەش پرسیار لێ دەکەم هیچ پەیوەندی بە بارودۆخەوەیە دیمە خسمەتت مامۆستا سامان سەبارەت بە لە خزمەتیان کاریتۆریکە مەسەلەی بردمانکردنی بڵین ئیسرائیل لە سەموشکی بارستی ئێران هەندێکیان بە 5 قوڵک دەگەنە ئێران چەندە قەڵەقێکی دروست کردووە بۆ دانیشتوانی ئیسرائیل تاکەی تحملیەوە دەکەن چونکە ئەوان ڕەنگەڕان نهاتن لەگەڵ ئەو بارژیانە سەرای کە سیستەمێکی بەرگری بێزیان هەیە بەڵام بردمان هەیە پێکانی ئامانجەکان هەیە کاری لەسەر چۆڵکردنی وڵا ئەگەر من قەناعەتم وایە ئیسرائیل طبعا جاسوسێکی زۆری چاندۆ لە ئێرانە بەڵام ئەو زانیاریانەی کە پێی گەیشتووە لەو خەڵکانی خۆیەوە کە لەوێ چاندونی بڕوام وایە زۆر ورد نەبووە بە تایبەتی لەوەی کە ئێران خاوەنی ئەم جۆرە ساڕوخانیامانی کۆتایی کە بەکارێنە بەڵێ مۆشکە بالیستیانە ئەویش ئەوەیە بەڵێ تەنانەت اقتصادی ئەو وڵاتە هەتا یەکێک لە ساڕوخان بەر بۆرسەی ئەو ئیسرائیل کرد لە تەل ئەبیب یعنی شوێنی استراتیژی لێی دراوە لە وڵاتە ڕۆژانە تقریبا خەرجێکی نزیکی میلیارد دلار بەڵێ ینی خەرجێکی زۆرە وەزەرەری ئابووریکی گەورەی هەیە ژیان تقریبا تیا وەستاوە تا من بە دوواداچوونێکم کە مەسەرەن کە بۆچی یعنی کاتەکانی ئێران لە کاتی بردومانەکانی یەک کات نیە ئەیگوازێتەوە هەر بۆی ئەڵێ بە بەردەوامی خەڵک لە قەلقام لە ئیسرائیلە یعنی ئەو نییە مەسەر بڵێ بەس شەو قەسوی ئەکایە بەس ڕۆژ لە ڕۆژشا لێدا لە بەیانی زولی ئەدا لە شەو نیوەی شەو لێدا یعنی مە جۆرە لە ناجێگیری دەرونی بۆ خەڵکەکە دروست کردووە ڕێدا ئەگەر فڕۆکەخانەکانی ئیسرائیل بکرێتەوە چکە بەشی زۆری بڕوام وایە ئەگەر 8 میلیۆنە 10 میلیۆنە خۆی 2 میلیۆنی عربە بەڵێ ئەگەر 8 میلیۆن جوولەکە لێ بە دەرگاکان بکرێتەوە یەقینم هەیە چواری ئەڕا بەبێ هیچ مناقەشەیەک ئەگەر ئەو جەنگە بۆ لەبەرەوەی خۆی ئەزانچە ئیسرائیل لەسەر ئەساسێک دروست بوو لەسەر بنەمای وەرە ژیان و ئاسایشت بۆ دابینەکەم بە زوەرە کەسێک لە ئوسترالیا و ڕۆشتووە لە بەریتانیا و لە پۆڵندا و لە ئەڵمانیا و ڕۆشتوانیە ئەو مەرجەی بۆ دارنراوە کە من ژیانت بۆ دابینەکەم و ئاسایش بۆ دابینەکەم ئێستا نەژیانی ماوە نە ئاسایشی ماوە یعنی مەبەستم ژیان تەنانەت ینی ئێستا حالیان ئەزمەی خواردنە لە ئیسرائیلە یعنی ئەزمەی دەستکەوتنی خواردنە بە سعرێکی گونجاو یا بە پێی پێویستی خۆت کە بتەوێت کەواتە بالفعل شڵەژانێکی زۆر گەورە دروست بوو بەڵام ئێمە بێ ڕاستیەک بزانین یعنی ئێستا گەیشتۆتە قۆناغێک ئیسرائیل ئەگەر بژڵێن نابێ ببم ئەمریکا بێ ئەڵێ هەر ببیت یعنی چونکە ئەوە نقطەی وەکو یعنی ئمە باسمان کرد زایۆنیزمی جیهانی وەختی خۆی کە مەسەرن لە 1990 ئەگەر هەڵە نەبم کە دروست ئەبێ و لە دوای 30 ساڵ وعدی بەلفۆر لە 1970 کە وعدیان پێ ئەدرێ دووسینی دەوڵاتێک بەڵێ بەزەبت طبعا ئەوەش ئەو بەڵێنش بۆ ئەوە بوو کە ناوخۆی ئەڵمانیا چونکە گەرمەی جەنگی جیهانی یەکەم بوو ناوخۆی ئەڵمانیاوە بالفعل شڵەژانیان لە ڕووی ئیعلامی و لە ڕووی ئەوەی کە ئەو کارگانی بەدەست ئەوانەوە بوون ئیتر پشتیوانی جەنگەکان نەئەکرد بەرهەمەکانان بۆ دروست نەئەکردن یعنی ئەمە ئەتوانی بڵێ خۆتەیەکی درێژخایەنە دوورمەودا بووە کە ئەمە دانراوە و استراتیژیە ئیتر ئایا ئەسبابی تر هۆکارێتە چیە گرنگ ئەوە ئەبێ ئەو کیانە بمێنێ بۆیە مانەوەی من تەنانەت نەک ئێران من قەناعەتێکم هەیە لەو کاتەوەی حەماس
هێزی پیا کردووە ئەگەر پشتیوانی ئەمریکا نەبووایە حەماس خۆی بە تەنیا بەس بوو ئەوەی کە بچکەوێتە جەنگێکی تەواو لەگەڵ ئیسرائیلە و بەڵام ئەو هەموو دەعمە ئەو پێوترێت لا مەحدود یعنی بە بێ سنوور ئەکرێ تەنانەت فەڕەنسا ینی مثلەن کەوا پیشانە درەجاری وایە یعنی کە بەرژەوەندی اقتصادی خۆی لێکەداتەوە بەڵام نەم جنگاڵێ ئەمریکا هەرچی بڵێ ئێمە بە قسەیەکەین ئەو بەریتانیا لەسەر خەتەوە نیە یعنی بە هەمویان و قەنەعەتم وایە ینی ئەو کیانە بپارێزن بەسمایمانەوەی هەیە تاکێ بەرداوام دەبێت نەخێر من قەنەعەتمە مادام دەستی ئێستا هەیەی لە ڕووی سەربازیەوە بە پشتیوانی ئەمریکا خۆی هەر دروست بوونەکەی ناسروشتیە لەبەرەوەی خۆی ئەو گەلە یەک گەل نێسە تۆڵی کورد ئێمە ئەڵێن کورد ئێمە یەک نەتەوەین باش یعنی 40 ملیۆنین 50 گرنگەوەی ئێمە یەک نەتەوە ئەوان یەکنەتەوە نین ئەوان ڕاستە ڕەچەڵێکی یەهودیان هەیە بەڵام هەزاران ساڵە لە کوردستان ژیاوە لە ئێران ژیاوە لە پۆلۆنیا ژیاوە لەبەرەوە کللتوری زمانی هەموو شتێکی جیاوازە هەموو بیرکردن تەنانەت ئێستا لە ناو خی گەورە کافەرمێ تحسبهم جميعا وقلوبهم شتى ئەمە ڕێک بەسەر ئیسرائیلا جێبەجێبێ وا ئەزانی یەک دەوڵەتە بەڵام دنیایە کێشانێ مەسەرەن جوولەکەی ئەثیوبی جوولەکەی ئەتوانی بڵێ دەرەجە 4 و 5 لە ناو یعنی وەکو خزمەکاری سەیری ناکەن لەبەرەوە کێ باڵا دەستە جوولەکەی فلان شوێن کەی ترژێر دەستە ئەو جوولەکە لەبەرەوە جۆرێت چینایەتیش دروست بۆ لەوێ یعنی نائستیقراری ئیجتیماع کۆمەڵایەتی لەوێ لە ناو ئیسرائیلایە و هەمیشەش لە دڵ ڕاکەن چونکە ئەو دەوڵەتە وەختی خۆی کە دروست بووە وا دروست نەبووە کە لەو جوگرافیا بچووکە بمێنێتەوە بەڵام ئەوە 80 ساڵە یعنی بە شەڕ و بە زۆر هێشتا نەیتوانێت تەنانەت ئەو سنووری کە پێوترێ فەڵەستین تاوە کۆنتترۆلی بکە لەبەر بڵێ ئەگەری ڕوخانی و تەمەن من باسی ئەو بەڵێنە عقائیدی و ئاینەکان ناکەم لە لای خۆشیان من وەکو واقعیش ئێڵم بەڵێ خەڵکی ئیسرائیل لە حاڵەتێکی ناجێگیری دەرونیا ئەژین و هەر فرسەتێکیان بۆڵکە ئەو وڵاتە جێدی سپاسەکەم کاکتۆر ئەگەر شتێکت مابی لەسەر ئەتۆم ئەگەر ناسەبارەت بەو موشەکە بالستیانە کە باز دەکەێت سەر و دەنگە ئەو چۆنە لە ڕووی بڵین نازانم پێێنی بە پسپۆری فیزیاویان چۆنە ئەگەر شتێکیش مابی لەسەر ئەتۆم لەسەر شکدانەوە بڵێ لەسەر ئەو تیشکدانەوە کارە ساتی ژینگەیمان باز نەکرد لەگەڵ تەندروستیە تەوانەمە دزەکردنی تیشکی هایدرۆفلۆریکە ئەگەر ئەمە بێت تەبعاان ڕاستە خۆ کاریگەی لە سەرسیەکان دروستەکەوەکو باسم کرد 1 بۆ 5 کیلۆمەتر ڕاستە خۆ لە دوای ئەوە بەهۆی تیشکدان و بەهۆی مەسەن ئاڕاستەی باو ئەوانە و تەمەکانە گوازرێتەوە کاریگەی لە سەر سیەکانە بێت لەسەر پێستە بێت لەسەر چاوەکانت تەوان چاوەکان ئەمە لە ڕووی تەندروستیەوە بەڵێ پیسبوونی یۆرانیۆم دەتوانێت زەوێ کشت و کاڵەکان تەمان بە تەواوەتی لە ناو بەرێت ینی مەسەن کاڵین پیسە بێت ینی بۆ بەکارهێنان ناشێت ئەگەر بەکاریش بێت ئەو مادەی کە لی دەرەسێت لەبەر ئەوەی کە ئەو تیشکەی بەرکەوتووە خواردنێکی تەندروست نابێت ژەهراوی بوونی ئاو بە ئەگەری زۆر مەسەن پیسبوونی ڕووباری قۆمەڵەیەکێکە لە ئەگەرەکان کە باسەکرێت بەراوردکردن لەگەڵ هێرشەکانی ترە باش ئەنە ڕابرد و چەند هێرشێک هەبوو بۆ سەر وێزگا تۆمیەکان بۆنمەوەی ئیسرائیل هەبوو لە 1970 بۆ سەر عێراق وایە ئەگەر باس چەند نمونەیەکمان ئیشە لەوانە ئەوەی کە باسەکرێت لە عێراق 1970 کە هەبووە تابان ئەمە کەمترین بەرکەوتەی هەبووە بەڵام کاریگەری لە ڕووی ئەو منداڵانی کە لەدایک بوون لەو ناو هەر وێزگی ئەتۆمی بوو بەڵێ وێزگای ئەتۆمی بوو میژبانیازی ئەتۆم بۆ کاتە پێتەڵێم ئەمەی کە ئەم ویستێتی عێراق لەبەرەوەی کە کەمترین پیتاندنی هەبوو لەو کات لە سەر تاکەیە بوو لەواچە نەگەشت بێتە لە 1970 و لە 1970 ئەو لی داوە بۆیە کەمترین کاریگەری هەبووە ئەوەی ئەلکیباری سووریا 2007 لی داوە هەماشی ئیسرائیل لی داوە ئەمە هیچ کاری پێشتر وێزگی ئەتۆمی هەبوو بەڵێ بەس هیچ کاریگەریشی نەبوو لەبەرەوەی کە تیشک ئەوی کە باسی باگراوند دەکاکەین باگراوندی تیشکەکە لە ناوچەکە هیچ نەگۆڕاوە ئەمەی کە باسەکرێ فۆردۆ خراپترینە بۆ لەبەرەوەی کە لە 1960 پیتێنراوە ئەوە زیاتر مەسەر لەسەر ئەو بازەوە بوو ئەوەی هێرۆشیما و ناکازاکی کە لە 1920 کەسی کوشت نێر بازەکەەوە چەکێکی چەکێکی ئەتۆمی بووە تەمانەوە دایک و لەگەڵ کچە وا ناوبانگی دەرکردووە ئەوە چەکەکە تەقیوەتەوە و ئەوەی کە باسم کرد یعنی ئەوەی کە پێی ئەوترێ بەرزبوونەوەی پلەی گەرمی زرمەی ئەو چەکە کە هەیە لە شوێنتر بەکاراتوە تۆمار ئەوەندەیە چرنۆبڵمانی ئەمە کە ڕیاکتەرێکی ینی وێزگەیەکی ئەتۆمی لە ئۆکرانی ئێستا باش ئەو کاتە تەمان لە ژێر دەستیەکێتی سۆڤێتا بووە
ئەم وێزگەیە کاتێک کە تەقیوەتەوە هۆکاری تەقیتەمانەوە وێزگەیەکی بەرهەمێنانی کارەبا بووە هۆکاری تەقینەوەکەی بە هۆکاری تەقیوەکو باسم کرد ئەو ڕۆدانی کە ئەو نیوترۆنانە هەڵەمژن لەو کاتە لە چوار ڕۆدا یەک دانیان ئیشی خۆی نەکردو نیوترۆنەکەی هەڵنەمژیوە کە نیوترۆنەکەی هەڵنەمژیوەکو بۆم بچی ئەتۆمی دروستی وەکوە بۆمبەکە هەبێت لەبەرەوەی کە وەکو باسم کرد نیوترۆنێک دوو نیوترۆنی تر دروست دەکات باشە ئەم دوو نیوترۆنە لە دوو گەردی لێترەدا ئەو کاتە چوار دروستەکە هەش دروستە بێ 16 دروستە بێ 32 بەو شێوەیە ئەڕات بۆیە توانای هەڵمژینەکە نەبوو کە توانای هەڵمژینی نیوترۆنەکە نەبوو بۆتە بۆمبێکی تەبانەوەش نزیکەی 4000 نەفری کوشتووە ئەوەی چرنۆبڵکە کە باسەکرێتەوە تەبانەوەش کارەساتێکی ژینگەی دروست کردوە کە تا ئێستاش ئەو منتیقەیە بەکارە ئەو شاری کە خەڵکی تیاژیا و شارە بەی شوی ساژیانی تیانەما باش وەکو دو پرسیار لەسەر موشکەکان ئەوەی کەڵێن خێرایان سەروی دەنگە نازان پەیوەندی بە مەسەلەی فیزیاوە چۆن ینی پێمەڵی خێرایی دەنگ بریتێ لە 340 متر لە چرکەیەەکە ئەمە ئەی گۆڕین بۆ متر ئەم 340 مترە لە چرکەیەەکە بیگۆڕین بۆ ئەوەی کە بزانین چەندێک ئەڕات ئەمە ئەو کاتە 1224 کیلۆمەترە بڕێت 1224 کیلۆمەترە بڕێ 1224 کیلۆمەترە بڕێ لە دقیقەیەک ینی مەتر بینی ئێران و ئیسرائیل 1300 بۆ 1500 کیلۆمەترە بەڵێ ئەگەر بێت و خێرایەکەی خێرایی ئەوە مەسەلەنەوەی کە پێوترێ ماخ خێرایی دەنگ ئەگەر بێت و دوو ئەوەن دەبێت ئەو پێویستی بە دقەیە کەمترێک پێویستی بە 2 دقە کەمترێکە بۆ بڕنەکە چکە پێت دەڵم لە 1 دقیقە 1224 کیلۆمەترە بڕێت ئەنیم بۆی کە متر بۆ چرکە کە 340 متر لە چرکێکە خێرایی دەنگ بیگۆڕین بۆ کیلۆمەتر لە ئەفۆن کیلۆمەتر لە سعاتێکە کیلۆمەتر لە کاتژمێرێکە ئەو کاتە زەربی 3.6 سپاس دەکەم ئەفۆن ئەوەی کە باسی شەکرێت تەبەن ئەمەی کە چەندێکە خێرایەکەی چەندێکە مەسەڵەن بۆنە ئەگەر نۆ ئەوەن دەبێت نۆ ئەوەن دەبێت و کاتە تۆ 6ەکە دابەشی نۆیەکەی دەرەکەوێت کە لە چەند دقی ئەگا بۆشێت کوێسە باسی فەتەحسێ دەکرێت بە 5 فۆلک کەمتر لە 5 فۆلک گاتە بن لە ئێرانەوە ئەو هزار و بەس خێرایی فڕۆکە زیاترە بەڵێ خێرایی فڕۆکە زۆرترین خێرایی کە فڕۆکە هەیەی بە تاکی دەوانی کرد ناو فڕۆکە بینیوانە ئەگاتە مەسەلەن بۆنە 900 کیلۆمەتر لە سعاتێک 900 ئەو پەڕی 900 کیلۆمەتر لە سعاتێک ئەو پەڕێک موشک خێراتر ئەو کاتە ئەم موشەکە وا دروست کراوە کە بە چەند ئەوەندەی خێرایی دەنگ بڕۆ ئەوەی کە من باسێکم 1224 کیلۆمەتر لە سعاتێکدا ئەم ئەگەر دوو ئەوەن دەبیانی 2448 کیلۆمەترە بڕێ لە ئەگەر دوو ئەوەن دەبێت لە سعاتێکایی بڕێت پرسیارشم بۆ بەڕێز سەبارەت بە موچە هیچ پەیوەندێکی بۆ بارگژیانەوەی دواکەوتووە لێکەوتێکی ئێستا خەڵگەر چاوەڕێشە موچەی هەرێم و هیچ کاریگەرێکی ئەم جەنگە وەڵا کاریگەرگی چۆنێک ئەوەیە کە عێراق ینی بێکێکە لە ئەو جارە نادرانەی ینی مووقفێکی نادرە کە هەمیشە تایب سامی نەناردو و سوودانی وتێتی قەینا لەسەر مەسئولیەتی بینێرە ئەزم جارە سوودانی بە سەڕیحی ئەڵێ کاکە داهاتی نەوت و ناوخۆ تەسلیم نەکەن موچە نییە ئەمە سوودانی مووقفێکێتی ئیتر جۆرێکە لە کەمپینی هەڵبژاردن چکە ئەوانیش ینی شارعی خوان هەیە و دەنگدەری خوان هەیە و ئایا ئەمە هەڵبەکارێن بۆ هەڵبژاردن کە من بە دووری نازانم و تەنها 16 دلاریشی داناوە بۆ ئەوڵاقدانیان بە خەرجی ئەوە بۆیە پێم وایە تا ئەسێک ئاسۆیکی ڕوون نییە بۆ ئەوەی کە موچە خەرج کرێ شاتە سەروا بڕێبدادگەی فێراڵی فەرمان سالاری دەرکێستا ئەوە شەر بەڕاستی ئەمە کە ڕوویە دەستیان لە کارکێشاوە ئەمە کە ڕوویە بەزارە پسند نەکرا ئەمە کە ڕوویە جێ گومانە ئەگەرچی بڕێک لە ناوکۆکی نێوان سوودانی و مالکی لێ ئەخوێنرێتەوە لەو نێوەندەدا ینی کاتەکە کەمە باسیەوە بکەین دیسانە ئەو ناوکۆکیە لەوانەیە پەیوەندی هەبێ بۆی کە ئایا تا چەند مالکی دیسانەوە بەردەوامە لە سیڕای سوودانی بۆ هەڵبژاردنەوە بۆ هەبوونی لیست و خواڵبژاردنەوە بۆ سەرۆکوەزیرانی لێ بەشێکی ڕەبتی بەوە هەیە بەشێکیشی گومانێک گەیە کە ڕەبتی بەم دۆخە تازەوە هەبێ ئایا ئەمە ئامادەسازیەکە بۆ دواخستنی هەڵبژاردن چکە لە بەر هەنێ قیادەی شیعی و هەنێ قیادەی تری سیاسی لە عێراق مەیلێکیان هەیە بەوەی کە هەڵبژاردن دوا بخرێ ئەگەر ئەم جەنگە بەردەوام بێت نەکە ڕەبتی بەم جەنگە ئەو پیان وایە کە هاوکێشەکە ناوچەکەی گۆڕاوە کاریگەری بە لە سەرنجامی هەڵبژاردنەکە دووریژ نییە کە
ئەم هەڵبژاردنە بۆ پەلوپۆخستنی هەندێکیان بێ بە شێوازێکی نەرم بۆیە ئەمە چەند هۆکارێکی چەشتێکی لێ خوێنێتەوە وە گوتمان ئەوەی یەکەم ئەو ناکۆکیە بینیان و دووهەمیش حەزێک بۆ داخستی هەڵبژاردن دوکرێ خودی حەقیقەکەش بێ کە من بە ئەگەرێکی دووری ێزانم بەس لە هەموو حاڵەتەکە بەڕاستی بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە لەو ئەم حیزبانە بەڕاستی لەو تۆزەی کە دزویانە هەر تۆزێکی بن بۆی لەم کاتی جەنگەیە ئێران ئێستا لە شەڕایە ئیسرائیل لە شەڕایە بۆچی دوا ناکەوێت ئێمە سەیری ڕۆکێتەکانەکەین و هیچشمان بەرناکەوێت ئێمە موچەنی وەریگری ئەو خەڵکە موچەنیە بەڕاستی ئەمە عیبەیە تۆ داهاتی ناخۆدەیە ڕۆژانە 300 بە نزیکەی 300 بەرمیلەوە دەفرۆشی پارەی ئەو کارەبار زیاد کردو هەموو بەڕاستی عیبەیەکە و شکستێکی گەورەیە گە تۆ نەتوانیت بێ بەغا بتوانیت نەتوانانی مانگێک دوو مانگ موچە بدەیت مامسە شتێکت نابرسە داهاتوی ناوچەکە و وڵی ئەمەوێ شتێک بڵێم یعنی هەندی ئەمن باسیۆم کرەگەر ئەگەر ئێران لە بازنەی ئاسایشی نەتەوەی رووسیا و بە دەرەجێک رووسیا بێت ئەوە بەرگری لێکن جا هەندی ئاماژە باسەکەم کە تقریبن بۆنی ئەوەی لێ دێ کە رووسیا وا ماوەکە مەبەستمە بۆ نە رووسیا ئەلە و چەند ڕۆژە ڕاگەیان وتی ئێمە ئەو گرێبەستانەی کە تەنانە گرێبەستی تازەش مۆرەکەین لەگەڵ ئێرانە بۆ هاوکاریکردنی و ئیشکردن لە بنکە ئەتۆمیەکان لە بواری بەڵێ ینی بڵێن بواری ئاشتی و بڵێن مەدەنی ئەمە بڵێن ئاماژەیەکە ئاماژەیەکی تریش ئەوەیە کە ئەڵێ خامنەی دەسی بۆنەوەی هێڵی سوورە ئاماژەیەکی تر ئەوەیە کاڵێ تەنانەت بەکارهێنانی سنوورداری ئەتۆمیش دیسانەوە هەر هێڵی سوورە ئەمانە هەمووی ئاماژن ئەگەر وابێت یعنی بۆی هەیە بۆ نونە دژە ئاسمانی بگەێنە ئێران هی پێشکەوتوو ئەو کاتە ئەمریکاش عین دوو دڵ بێ لەوەی کە ڕاستەخلەوانەیە ئەمریکا گومانیشی هەوێ ئەسڵەن ئێران هەندێشتی پێبێ چونکە بە تایبەتی ئەمانە مفاجعەی دروست کرد بە تایبەتی ئەم موشەکانە مفاجعەیەکی دروست کردو ئەگەریشی هەیە یعنی ئەوەژێکێک بێ لەو ینی بڵێن ئەو ئاماژانەی کە بۆچی ئەمریکا تا ئەسە ڕاستەخۆ بەشدامەگەر بە کورتی بەسپاسێران بڵێن چین و رووسیا پشگیری ئێران نەکەن بۆ قۆناغیدات و بێنتوانێک دروست دەکات لەگەڵ هاوپەیمانەکانی دیکەیان وایە نەک ئەوە زەرری گەوراکەن سەسین بەشێک لە وزەی یعنی سەرچاوی وزەی دابین کراو بۆ سین لە ئێرانەوە بەڵێ ینی خۆکە ئێران هەر ئەو نێ بڵێ ئێرانەکەوێ ئێران ئیتر ئەبێتەوە بەرەی ئەمریکا ئەگەر ئەی چۆن ئەبێتە بەرەی ئەمریکا لەبەر بە تاکید رووسیا و سین زەرری گەورا زۆر سوپاسان دەکەین ماڵستا سامان ڕەباتی و دکتۆر کاروان حەمەساڵە دکتۆری حەمەساڵە سوپاسان دەکەین سپاس بە بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان